سڵاتان لێبێت لە هەر شوێنەکان لە پاشیڤەوە لەگەڵتانین بۆ ئەم شەویش بە کۆمەڵێک بابەتی نوێ لەگەڵتانە بین با ئومێدی ئەوەی ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان. بەر لەوەی بچینە لای تەور و بابەتەکانی پاشیڤ باس لە بابەتێکەکەین کە لە مانگی ڕەمەزاندا خەڵکانێکی زۆر ڕوو دەکەنە نانی کوردەواری بە تایبەت خواستێکی زۆر لەسەر ئەو کارگە و دوکانانە هەیە کە کۆمەڵێک لە خانمان بەڕێوەی دەبن و نانی تازە و جۆراوجۆر دروست دەکەن کە لە ڕووی نرخ و تەندروستیەوە گونجاو و هەروەها بۆتە سەرچاوی بژێوی بۆ زۆرێک لە ژنانیش. پێکەوە بزانین کار و هەروەها ڕۆژەکانی ڕەمەزان و ئەو خواردنانی ئامادە ئەکرێت بۆ خەڵک چۆن بەڕێوە دەبرێت. هاوڵاتیان بۆ کڕینی نانی تازە و خۆماڵی ڕوو دەکەنە ئەو شوێنانەی دەستی کارکردنیان خانمانن. ئەم خانمانە ڕۆژانە چەندین کاتژمێر کار دەکەن بە دروستکردنی کولێرە و ناوەشکێنە و نانی تیری لەسەر شێوازی کۆن. وەک خۆیان دەڵێن جگە لە دابینکردنی بژێوی ژیانیان لە ڕێگەی ئەم کارەیانەوە خزمەتێکیش بە هاوڵاتیان دەکەن بە دروستکردنی نانی گەرم و تەندروست بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا کە تا پارشێو کار دەکەن. ئێمە کاربەری ڕۆژانە لەوەتی ڕەمەزان دەستی پێ کردووە لە کاتەکانمان سەعات 12 دەست پێەکە بۆ سەعات 1 بەڵام لە دوای ڕەمەزانەوە ئاسایی ئەوێتەوە کاتەکەمان لە 6ەوە بۆ 7 ئێوارە دەست پێەکە و کۆمەڵە ئافرەتن لێرە دانیشتون نانەکەن مستەر پرشتیانیانەکەن بێچکە لە نانکردنی ناوەشکردن و ناوسازی و کلانشمان هەیە ژێژێنی خۆمان دابین دەکەین و بەرهەمێکی خۆماڵی پێشکەش خەڵکە دەکەین. لەبەرەوەی شتێک خۆماڵەکەمان باشترێکە و تەندروستێکە بۆ مرۆڤەکانمان و هیچ موادێکی حافزە و شتیانە بۆیە زیاتر خەڵک ڕویان کردێتە نانتیەکە. لە بەرامبەر سەمون و نانی بیانیدا ئێستا خواستێکی زۆر بۆ نانە کوردیەکانی وەک تیری و نانی هەورامی پەیدا بووە. بازاڕی ئەو کارگانە ڕوو لە زیادبوونە بە هۆکاری هەرزانی لە نرخەکەیدا و مانەوەی ئەو نانەتیریە بۆ کاتێکی زیاتر و نەبوونی هیچ مادەیەکی پارێزەر. خاوەن کارگەکانیش ڕازین لەو نرخەی لەلایەن قایم قامێتەوە بۆیان دانراوە و بە گونجاوی دەزانن بۆ خۆیان و بۆ کڕیاران. خەڵک ئێستا ئامەتەن هەمووی گیرە دێ بەدەست قەڵەوی نەخۆشیەکانەوانێ بۆیە زیاتر لە مادە خمرەکان سۆدەکان دوورەکەوێتوانەوێت نانی تیریەکرێت زیاتر. قایمەتی سلێمانی کۆمەڵە نرخی دیاری کردووە بۆ ئێمە کە کێشی گورنەکانمان دیاری کراوە بۆشمان هەیە بیفرۆشین یەک یاڵک نافرۆشین بە 8,000 کە سی عەدەدە سی نانی تێدایە بەڵام زۆرترین خەڵک داوای نانی گەورەتر دەکات نانەکان زیاتر گەورەتر بێت. لە کوردەواریدا گرنگێکی زۆر دراوە بە نانکردن کە چەندین نانی جۆراوجۆر لە کوردستان دروست دەکرێن. نانی تیریش کە نانێکی تایبەتی کوردەواریە بەردەوام خواستی زۆری لەسەر بووە. ئێستا خانمان لە ڕێی دروستکردنی ئەم جۆرە نانەوە بژێوی ژیانیان پەیدا دەکەن کە کۆمەڵ دوکان و کارگەی خۆیان داناوە بۆ دروستکردنی نان و کولێرە و ناوساجی و ناوەشکێنە. هاژە غەفور، کوردستان 24 سلێمانی. بەردەوامین لەگەڵتانەوە چینە تەوەری یەکەمی پاشیڤ لە بابەتێکی ئاینیدا باس لە چاکەکردنەکەین لە مانگی ڕەمەزاندا. ئەو چاکانەی کە لە مانگی ڕەمەزاندا دەتوانێت ببێتە جێگای هاوکاری و ئومێد بۆ کەسانێک کە پێویستیان بە یارمەتیە. هەمومان ئەزانین کە لەم مانگەدا خەڵکانێک هەن پێویستیان بە هاوکاری زیاترە وەک لە کاتەکانی دیکە لە بەرەوەی پێداویستیەکان زیاترە بۆ خێزانەکان لە هەمان کاتیشدا بە تێپەڕبوونی مانگی ڕەمەزان و دواتریش هاتنی بۆنەی جەژن ڕەنگە وا بکات کە خەڵکەکە لە ڕووی داراییەوە ئەوەی کە باری دارایی باش نییە پێویستی بە هاوکاری خەڵکی دەوروبەری بێ. بۆیە ئەو چاکانی کە ئەتوانین لە مانگە ڕەمەزاندا بیکەین کامانەیە چین چۆن بکرێت بۆ پێویستە بە چ شێوازێک ئەنجام بدرێ. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر ئومێد میکایل مامۆستای زانکۆ لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ ئامادەیە. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێ. با سەرەتا هەر لە پێناسەی بابەتەکەەوە دەست پێ بکەین. چاکەکردن مەبەست لە چییە؟ بە ناوی خۆی بەخشندەی مێرەبان دڵ و دووسڵاو و سەرجانی پاچی سەرۆرمان. سەرەتا چاکەکردن دڵخۆشکردنی بەرامبەرە. چاکەکردن طبعاً بەرامبەر بە خەڵک. ئێمە چاکەکردنمان هەیە لەگەر خوددا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ پێناسەی دەکا الإحسان أن تعبد الله كأنك تراه، یعنی وا بەندایەتی خوددا بکەی کە ئەنەما تۆ
خوددا دەبینی ئەگەر تۆش ئەو نەبینی ئەو تۆ دەبینی واتە لە هەموو شتێک خۆت بپارێزی هەموو قەدەغەکراوانی کە خوددا قەدەغی کردووە بەڵام تەوەری ئێمە کە باس لە چاکەکردنە لەگەر خەڵک چاکەکردن بەو واتایی کە دڵخۆشکردنی بەرامبەرە جا بە هەر شتێک ئەو کەسە دڵی خۆش بێ ئەمە پێی دەگوترێت چاکە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامدا دەبینی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ قسەیەکی جوان و خۆشی بە چاکە داناوە دەفەرمێ کەلیمەت و طەیبەت و سەدەقە قسەی جوان باش بەرامبەر بە کەسێک خێرە چاکەیە یان تەبەسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە پێکەنینت وەکو بڵێ ڕووخۆشیت بەرامبەر بەو کەسەی کە قسەی لەگەر دەکەی جا پیاوە ئافرەتە هەر کەسێکە ئەمە خێرت لە بۆ دەنووسرێ واتە بکورتی دڵخۆشکردنی بەرامبەر بە هەر شتێک بێ بە قسەی خۆش بێ یان مادی بێ معنەوی بێ هەر سەدەقە و چاکەی پێدەگوترێ بۆچی مرۆڤ چاکە ئەکات یان کە ئەوترێت کەسی چاکەکار ئەوەیە کە هاوکاری دەوروبەر بکە و چاکە لەگەڵ خەڵک بکە بەڵام ئامانجی چاکەکردن چییە لە ئاینی ئیسلامدا چۆن باسی ئەمە کراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کۆمەلگا هاوکەری یەکتریە ئاینی پیرۆزی ئیسلام شتێکی داناوە کە پشتگیریکردن و هاوکاریکردن و یارمەتیدانی یەکتری کۆمەلگا هەمووی پێکەوە پێویستە تەواوکەری یەکتری بێ یعنی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا شتێک نییە کە هەر کەسەوە بۆ خۆی خەریکی ژیانی خۆی بێ کەس پەیوەندی بە کەسەوە نەبێت دەبینی لە قورئانی پیرۆزدا لە حەدیسەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئەو کەسانەی کە بە دەرەجە یەک حەقیان مافیان بەسەر مرۆڤەوە هەیە چاکەیان ئەسڵەن لەسەر هەر واجبە بۆ نمونە خوای گەورە باسی چاکەکردن لەگەر دایک و باوک دەکا وەبیلوالیدەینی ئیحسانە یا وەذیل قوربا لەگەر دایک و باوک چاکەکردن ئەسڵەن هەر واجبە یان لەگەر خزم و کەس و ئەمانە هەر واجبە دێتەوە سەر ئەو کەسانەی کە خزم نینە چاکەکردن لەگەر ئەوانیشا سونەتە ئەم چاکەکردنە کە دانراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ ئەوەی ئەم کۆمەڵگایە دەبینی کەسانێک خوا پێدراون کەسانێکی تر خوای گەورە تاقی کردوونەتەوە بە نەبوونی بۆ ئەوەی ئەم کەسانێک کە هەژار و نەدار و نەبوونن لە سوود لەو کەسانە وەربگرن کە هەبوون کە خوای گەورە پێداون ئەمە پێویستە یعنی کۆمەلگا بەو شێوازە تەواوکەری یەکتری بێ بەو شێوازە بە چاکەکردن دەتوانێت بۆشاییەکانی ئەوانی تر پڕ بکاتەوە دەتوانێت دڵی ئەو خۆش بکات دەتوانێت چونکە ئەگەر بێت و چاکەکردن نەبێ بۆشایی پەیدا دەبێت لە ناو کۆمەلگادا دەبینی کەسێک کە نەبوونە ئەگەر کەسێک نەبێت دەستی یارمەتی بۆ درێژکاتن و دەستی بگرێ لەوانەیە پەنا باتە بەرکاری خراپ ئەم کارە خراپە لە کۆتاییدا دەبێتە مای تێکدانی شێوازەی کۆمەلگا دزی پەیدا دەبێ ڕێگری پەیدا دەبێ هەموو ئەو کارانەی کەەوە ئەمنیەت و ئاسایشی کۆمەلگا تێک دەدەن لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەستاوە چارەسەری لە بۆ ئەم نەبوونە ئەم کێشە گەورەیە چونکە بە کێشەشی گەورە ناوی بردووە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا نەبوونی کێشەیەکی گەورەیە حتى كاد الفقر أن يكون كفرا يعني فقيري نزيك ببيت كفر لبرت چووکە کەسی نەبوون ئەگەر بێت و هیچ مەجای نەبێ بۆ ئەوەی نانێک بۆ خۆی و خێزانەکەی و ماڵ منداڵی پەیدا بکە لەوانەیە پەنا باتە بەرجەریمە لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام پێویستی کردووە لەسەر ئەو کەسانێک کە خوددا پێدراون دەستی یارمەتی بۆ ئەو کەسانە درێژکەن کە هەم دڵی ئەوان خۆش دەکەن و هەمیش ڕێگر دەبن لە بەردەم دروستبوونی کێشانێکی زۆر لە ناو کۆمەڵگادا. باشە ئەگەر باس لە باشترین چاکە بکەین ئایا هیچ پێوەرێک هەیە بۆ ئەوی باشترین چاکە دیاریکرابێت چییە؟ باشترین چاکە تۆ ناتوانانی ئێستا مەسەلەن پێوەرێک دابرێ بۆ باشترین چاکە باشترین چاکە بە چ دەگۆڕێ بەو کەسە دەگۆڕێت کە بەرامبەرەکەت پێویستی بە چییە؟ ئەگەر بۆ نمونە کەسێک کە نەبوونە پێویستی بە خواردنە باشترین چاکە لەگەر ئەو کەسە خواردنە لەوانەیە جلوبەرجی هەبێ بەڵام خواردنی نەبێ کەسێک لەوانەیە خواردنی هەبێ بەڵام جلوبەرجی نەبێ کەسێک لەوانەیە خانووی نەبێ کەسێک لەوانەیە بۆ نمونە بەعکسەوە هەموو ئەمانەی هەبێ بەڵام کەسێک نەبێت دڵنەوایی بکە بۆ نمونە یەتیم لەوانەیە مەسەلەن بۆ نمونە خواردنی هەبێ خانووی هەبێ بەڵام کەسێک نەبێ لە ڕووی معنەویەوە پشتگیری بێ پشت و پەنای بێ دڵخۆشکەری ئەو بێ
کەواتە پێوەری باشترین چاکە بەو کەسە دەگۆڕێت کە ئەتوو چاکەی لەگەر دەکەی ئەگەر ئەو کەسە پێویستی بە چییە ئەوە دەکات باشترین چاکە لەگەر مەرجە کەسەکە پێویستی بێ واتە مەبەستمەوەیە بپرسم کە هەموو کەس ئەتوانین چاکەی لەگەڵ بکەیت هەموو کەس ئەکرێت چاکەی لەگەڵ بکرێت یان هاوکاری بکرێت چاکەکردن بەو مانایی کە بەمانە مطلقەکە وەکو سەرەتا پێناسەمان کرد دڵخۆشکردنی بەرامبەرە تۆ دەتوانانی لەگەر هەموو کەس چاکە بکەیت یعنی تۆ دەتوانانی لەگەر کەسێکی خوا پێداویش چاکە بکەیت بەوەی کە قسەی خۆشی لەگەڵ دەکەی یان بەوەی کەەوە لە ڕوویدا پێدەکەنی ئەوەش چاکەیە وەکو گوتمان بەڵێ چاکەکردن لەگەر هەموو کەس دەتوانی بیکەیت بەڵام چاکەکردن لەگەر کەسانی کە بۆشاییەک هەیە لە ژیانیاندا لەگەر ئەمانە بە دڵنیاییەوە چاکەکردن زۆر خێری گەورەترە وەکو فەقیر و هەژار و نەداران ئەمانە چاکەکردن لەگەریان زۆر ئەولاترە لەگەر ئەو کەسانی کە مەسەن ئەوەی تر کە گوتمان وەکو قسە و چاکەکردنی معنەوی دەتوانین لەگەر هەموو کەس بکەیت بەڵام چاکەکردنی مادی تەنها لەگەر ئەو کەسانەی کە هەژار و نەدار باشە هەندێک جار پێوەری کەسایەتی ئەو کەسی چاکەی لەگەڵەکرێت دائەنرێن ئەڵەن ئەو خۆی کەسێکی وایە بۆچی ئەمە چاکەی لەگەڵ بکەین یان ئەو خۆی کەسێکی بەو شێوەیە بۆچی هاوکاری بکرێت ئەمە دروستە ینی ئەگەر کەسەکە خۆی کەسێکی با بڵین لەناو خەڵک گونجاو نەبوو یان خۆشەویست نەبوو ئەکرێت بڵێ ئیترە و کەسە ناتوانرێت چاکەی لەگەڵ بکرێت نەخێر چاکەکردن بەڕاستی ئەمە غەڵەتە لەناو کۆمەڵگای ئێمەدا هەندێک جار بە دڵنیاییەوە وەکو قسەکەی دەنابێت کە هەندێک پێوەردادەنرێت لە بۆ چاکەکردن کە ڕەنگە ئەگەر ئەو کەسە بەدڵی خۆی نەبێت چاکەی لەگەر نەکاتن ئەمە غەڵەتە بەعکسەوە یەک لەو کەسانەی کەوا چاکەیان پێویستە لەگەر بکرێ یان زەکاتیان پێدەشێ تەبعاً ئێمە هەشت سنفمان هەیە هەشت زۆرمان هەیە لەوانەی کە زەکاتیان پێدەشێ یەک لەمانە المؤلفة قلوبهم تازە کابرا مسلمان بووە هاتوتە ناو ئاینی پیرۆزی ئیسلام ڕەنگە ئیلتیزامیشی بە شەعائیری ئیسلام زۆر پتەو نەبێ بەڵام پێویستە تۆ چاکەی لەگەر بکەیت بۆ ئەوەی ئەو کەسە ئاینی پیرۆزی ئیسلامی لەلا خۆشەویست بێ واتە چاکەکردن لەگەر کەسێک کەوا تاوانبارە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باشترە لەوەی کەوا مەبەستمانەوە نییە کە تۆ یعنی لەگەر ئەو کەسانی کە چاکەکارن و چاکە لەگەر ئەوانی شادەکەی بەڵام لەگەر ئەو کەسێک کە تاوانبارە ئەگەر هیچ کەسێک چاکەی لەگەر نەکا کۆمەلگا پشتی تێبکە هەموو خەڵک ینی برێ ئەمە حەقی چاکەکردنی لەگەڵ نییە ئەمە زیاتر وەکو برێ دوور دەکەوتەوە زیاتر دوور دەکەوتەوە بەڵکو پێویستە خەڵک ئەم جۆرە کەسانە نزیک کاتەوە قسەی خۆش و چاکەی لەگەر بکاتن بۆ ئەوەی دڵی زیاتر بۆ شەعائیری ئیسلام و بۆ ئیلتیزام بە نوێژە چاکەیە هەر بابەتێکە کە ئەتوو دەبینی کەم و کوڕی تێدایە لەم ڕووەوە دەکرێت ببێتە هاندەرێک بۆ ئەو دکتۆر ئومێد لەگەڵت بەردەوامە بین ئەچینە لای هاوکار و پەیامنێرمان خۆشەوی محەممەد لە سان پترسبورگ لە رووسیا لەگەڵمانە بزانین ڕەمەزان لەوێ چۆن بەڕێکرێت ئەو کەسانەی بەڕۆژووە بن چۆن ڕۆژەکانیان بەڕێکن خۆشەوی ئەم کاتت باش پێمان بڵێ ڕەمەزان لە رووسیا چۆن بەڕێکرێت بەڵێ ئەم کاتتان باش ئێمە ئێستا لە بەردەم مزگەوتی گەورەی شاری سان پیتەربورگین کە دووەم گەورە شاری رووسایە بەپێی کات لێرە کات جیاوازی هەیە لە شارێکەوە بۆ شارێکی تر من زیاتر باس لە شاری سان پیتەربورگ دەکەم کە مسلمانانی رووسیا لە شاری سان پیتەربورگ بۆ ماوەی 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر چۆنیەتی و هەروەها چۆنێتی پارشێوکردن و بەربانک یاخۆت ڕۆژووکردنەوە من ژمارەیەک قوتابی کوردم لەگەڵن کە لە زانکۆ جیاوازەکان نێوی رووسیا بەتایبەت لە شاری سان پیتەربورگ دەخوێنن کە ئەوان هەموو ڕۆژەکانیان گرتووە لە پاڵ خوێندنەکەی خۆیاندا من ئێستا ئەوان کەرم کە نەگەر بێنەیەرە بەڕێستان لێرە لە پاڵ خوێندندا ڕۆژوو دەگرن و بە پێوەی کە پێشتریش بۆت باسکردم 20 کاتژمێر بە ڕۆژوو دەبن یعنی ئەوە تا چەند زەحمەتە و چ جیاوازیەکی هەیە لەگەڵ کوردستان واتە ڕەمەزانی ئێرە لەگەڵ ڕەمەزانی کوردستان بەڵێ من شەهرام خوێندکاری جیۆلۆژی نەوت و گاز لە زانکۆی رووسیا خوێنم بۆ مەمە 4 ساڵمە لێرە بەرداوام لە خوێندن ڕاستیەکەی
قورسی ڕۆژوو لێرە لەگەڵ بەراورد لەگەڵ ڕۆژی خۆمانە قورس نییە بەپێی ئەوەی کەشوهوا لێرە کەشوهوایەکی فێنێکی هەیە زۆر جار بارانە بارێک گەرمایی زۆر کەمە بێت لێرە ئەگەر پلەی گەرما بەرز بێتەوە تا ئەو پەڕەکەی بڕۆ تا 30 پلە ڕوات لەبەرەوە من بە قورسی نازانم ڕاستە 20 کاتژمێر بە ڕۆژوە بین بەڵام کەشوهوایەکی خۆشە و گەرمامە گەرم نییە تینوتیمان ناوێت کەمێک برسیمانە بێ بەس ڕاهاتون لەگەڵ وەسعەکە خوێندنەکەین بە هەروک ڕۆژانی ئاسایەکی نەزانکۆوە گەڕێنەوە لە دوایتر ئیش و کاری زانکۆ خواردن بەرەو بەربانک حازرەکەین و لێرە زیاترم شارە بۆ بەناوبانگە بە شەوی سپی بەتایبەت لە هاوینە بە شەوی سپی بەناوبانگە خۆرەتا و 3 سەعات گومە بێ لە ئاسمانی شاری سانت پیتەربورگ بۆ لە مودەتی ئەم 3 سەعاتای تر ئێمە بێ نوێژی مەغریب بکەین بەربانکەین تەراویح بکەین اینجا تاوەکو تەراویحەکەی سەعاتێک سەعات و نیوێکی ئێمێنە بۆ بانکی بەیانی ئەتر ڕاستیەکەی ناتوانین پارچەوەکەی چونکە ئەو خواردنەی بەربانک خواردوتە ناتوانانی ئەزمیکەی ئەزم ناکرێت لە مودەتی 2 سەعاتە ئەیتر پارچەوەتر چایە بخۆین میوەیە شتێ بخۆی لەوە زیاتر هیچ نییە بەس بەعام قورس نییە ڕۆژێکی نۆرماڵە. زۆر سپاس. بەڵێ من قوتابیەکی ترم لەگەڵ ئەگەر کەرم کەیت بە بەراورد وەک چۆن پرسیارم لەویش کرد جیاوازی ڕەمەزانی کوردستان لەگەڵ ڕەمەزانی رووسیا چییە تۆ تا چەند توانی و تا پارسەنگ ڕابگری لە نێوانی خوێندنەکەت و هەروەها ئەو زەحمەتی کە لەگەڵ دەوام و لەگەڵ ڕۆژوگرتن و ماندێتی و برسەتی بۆ دروست دەبێت. بەدڵنیایەوە لێرە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ کوردستان لەبەرەوەی لە کوردستانە کاتژمێرێکی کەم نزیکی 16 ساعت بۆ 7 ساعت بە ڕۆژوو ئەبن لێرە نزیکی 20 ساعتەکەەوە تا کۆتایی ڕەمەزان ئەگاتە 21 ساعت ئێمە بە ڕۆژوە بین لێرە بەڵام لەگەڵ ئەوە وەکو وتمان کەشوهواکە فەرقی هەیە لێرە کەشوهواکە فەرقی هەیە و ئەتوانین بڵێن لێرە بۆ ئێمە تۆزێ زەحمەترە چونکە کاتی ئیمتیحانات و خوێندنەکەمانە بەیانیان توانین زوو هەڵەسین ئەچینە خوێندن نزیکی چەند سعاتێکی کەممانەمێنە بۆ پشودان نزیکی 4 ساعت بۆ 5 ساعت دەتوانین بخەوین لە دوای پاشێو و هەڵەسین بۆ خوێندن دوای ئەوە کاتێکی زۆر کەممانەمێنێت لە خوێندنینەوە بۆ هەنجار فریان ناکەوین لێرە خۆمان خواردن دروستکەین بەنابێنە بەردەم مزگەوتەکانی ئێرە شوێنە ئاینیەکان لێرە خواردن حازرەکان ئیفتارەکرێتەوە هەموو ئێوارێک لێرە ئیفتارەکرێ نانەخۆین و عیبادەتەکان و نوێژەکانەکەین لێرە و پاشانە گەڕێنەوە. بەڵێ تۆش وەک دەبیندرێت ڕۆژانە دەیتە مزگەوت لێرە ڕۆژوەکانت دەکەیتەوە و پارشێویش بە هەمان شێوە وەک چەند دقیقەیەک لەمە و پێش لە سونەتەکان تەواو بوون ڕۆژانە تۆ چۆن دەتوانیت لەگەڵ خوێندنی خۆت و هەروەها لەگەڵ قوتابیەکانی خۆت چۆن دەیت بۆ مزگەوت و چۆن ئەگەر بۆمان باس لەو پرۆسە بکەیت. بەڵێ وەکو لە شاری سانت پیتەربورگ نزیکەی 20 ساعت ئەبێ مسلمانانی ئەم شارە بە ڕۆژوو بن لە 1:50 دقیقەی شەو نزیکەی 1:50 دقیقەی شەو بانگی بەیانی ئەدا دوای ئەوە مسلمانان ساعت 11 و نزیکەی 9:50 دقیقەی شەو بانگی مەغریب ئەدا دوای ئەوە بانگی ئیشا 11:50 دقیقە بانگەدا 11:50 دقیقە دوای بانگی ئیشا مسلمانان دەست دەکەن بە نوێژی تەراویح و ئەم ڕۆژە بەڕێەکەن. بەڵێ چ زەحمەتیەکیانی لە خوێندن بەتایبەتی زەحمەت بەڵێ وەکو کۆتایی ئەم سمستەرانە ئیمتحانات و ئەو شتانە نزیک بووەتەوە تەبەن ئاستەنگێ دروستەکە بەڵام هیچ بۆ مسلمانان ئەوە ئین نابێت ینی دەبریەکەین. بەنسبەت خواردن ئامادەکردن ئەو ڕۆژانێک کە ئیمتحان تاقیکردنەوەتان هەیە لە ماڵەوە چێ خواردن ساز دەکاوە چۆن سازی دەکەن؟ نزیکەی ساعت و نیوەیەک بۆ 2 ساعت پێش بەربانگی مەغریب خوێندکاران دەست دەکەن بە ئامادەکردنی نان دوای ئەوەکەوە دوای بانگی مەغریب دەست دەکەن بە نان خواردن وەکو ڕۆژانی ئاسە. بەڵێ من پێش ئەوەی بگەڕێمەوە لای ئێوە من دەمەوێت باس لەوە بکەم کە ژمارەی مسلمانان لە رووسیا وەک باس دەکرێت زیاتر لە 25 ملیۆنن کە زۆرینیان کەوتونەتە شاری مۆسکۆ کە مەزندە دەکرێت 3 ملیۆن مسلمان لە شاری مۆسکۆ بن و هەروەها لە شاری سان پیتەربورگیش کە دووەم گەورە شاری رووسایە کە ڕێژەی ژمارەی دانیشتوانی 5 ملیۆنە زیاتر لە 9 ملیۆن مسلمانی لێیە و چەندین مزگەوت بە تایبەت
یەکێک ئەو مزگەوتەی کە لە پشتمەوەیە مزگەوتێکی گەورەیە چونکە لێرە کاتژمێر 12 دقیقە لە ناو مزگەوتەکە خەڵک بە عیبادەت و خواپەرستیەوە سەرقاڵن و پارشێویش هەر لێرە دەکەن هەروەکو چۆن ئەو قوتابیانە باسییان کرد کە کاتژمێر 11:50 خولەک بانگی عیشا دەدات بۆیە بانگی مەغریب 9:49 خولەکە بۆیە ئەو کات کە ڕۆژویان دەکەنەوە واتە ماوەیەکی زۆر کورتە کاتژمێر 1:50 خولەکی شەواتە پاش کەمێکی تر لێرە مەلای بەیانی بانگ دەدات و ڕۆژوەکە دەست پێ دەکات بۆیە ئەوان کە پاشێو لێرە دەکەن ناگەڕێنەوە بۆ ماڵەکانی خوان تاوەکو نوێژی بەیانی دەکەن و دواتر دەگەڕێنەوە بۆ ماڵەوە و چەند کاتژمێرێک دەخەون و یەکێکن لەو قوتابیە زیرەک و بەتوانانەی کە لەسەر ئاستی زانکۆکانی سان پیتەربورێک سەری کوردیان بەرز کردوتەوە و لە پاڵ خوێنەکەی خۆشیاندا خواپەرستی و عیبادەتی خۆیان دەکەن. خۆشەوی محەممەد لە رووسیاوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. بەردەوامین جارێکی ترە گەڕێمەوە لای تۆ دکتۆر ئومێد ئەگەر پرسیاری ئەوە بکەم ئەو کەسانەی کە چاکەکەن زۆر جارەڵێ من چاکەم زۆر کردووە ئیتر ئەوە نەبەسە ئایا چاکەکردن ئەندازەی هەیە یان دیاریکراوە کەسێک چەندە چاکە بکە ئیترەوە بۆ هەموو تەمەنی ئەو کەسە بەسە چاکەکردن. طبعاً چاکەکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گەورەترین خێرە یان گەورەترین چاکەیە لە بۆ قیامەت بۆ بەدەستهێنانی پاداشتی قیامەت لە بۆ ڕەزامەندی خوددا لە حەسەنی بەستیەوە دەژێڕنەوە ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ من چاکە لەگەر کەسێک بکەم زۆر لەوە پێم باشترە خۆشترە لەوەی کەوە لەو مزگەوتە ئەعتیکاف بکەم بمێنمەوە بۆ خوا سرم لە سوزدەدا بێ نوێژ بکەم شۆ نوێژ بکەم واتە چاکەکردن بەڕاستی هەموو کەس لە دەستی نایە هەموو کەس ناتوانێ هەموو کەسیش بە قسمەت و بە نسیبیشی نابێ و ئەوەی کە جەنابەت باز دەکەی هەندێک کەس کە و هەست دەکا کە چاکەکردن بەسە چاکەکردن هیچ کات بەس نییە هیچ کات کەس ناتوانێت برێ من ئەوەندە چاکەیم کردێتەوە و حەقیم داوە ئەوەی کە خوددا پێتی داوە پێویستە لەسەری کە چاکەی پێ بکاتن کە خوددا پێی داوە ئەوەی خوددا پێی داوی پێویستە لەسەری چاکە پێ بکە هەر کاتێکەوە مرۆڤ وا هەستێکە دییان سەدەقەی چاکەی خۆی بە منەتی لەسەر بەرامبەر کرد یان لەسەر خەڵک کرد وتی من چاکەم زۆر کردی ئەمە دەکاتە منەتکردن خی گەورەش لە قوڕانی پیرۆزە دەفەرمێ یا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى کاتێک کە مرۆڤ منەت دەکا سەدەقەکەی چاکەکەی بەتاڵ دەبتەوە سن وا حسابە کە ئەسڵ کار چاکەی نەکردووە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئادابی چاکەکردن هەیە یەک لە ئادابی چاکەکردن ئەوەیەکەوە باشترین چاکە ئەوەیە کە ئینسان چاکە بکاتن بە دەستی ڕاستە دەستی چەپە ئاگاداری نەبێ مەبەست لەوەدا چییە یعنی تۆ بە نهێنی چاکە بکەی نەک خۆتی پێ هەڵچێشی نەک لە ناو خەڵکا باسی بکەی ئەمە نابێتە چاکەکردن زۆر جاری وا هەیە کەسێک ینی منەت بەسەر بەرامبەرەکەی دەکاتن ئەوە بەڕاستی بەڕوودادانەوەیە کابرا شەرم لە خۆی دەکاتەوە بە خۆیدا دەشتێتەوە باشترین چاکەت کاتی خۆی ینی لە سەردەمی سەحابەکان سەحابە بەڕێزەکان بەنهێنی سەدەقەیان دەکرد چاکەیان دەکرد بەڵکو بەعکسەوە دەچوون ینی یەقەی کابرایان دەگرت دەنگو دەبێ ئەو چاکەیمان لێ وەرگری لێمان وەرگری ینی کەس نەبوو وەریان نەدەگرت ینی کە نەک ئێستا وەکو خەڵک بۆ خۆی بچی لە دەرگای دەوڵەمەندەوەرە چاکەم پێ بکە و خێرم بدە یان زەکاتم پێ بدێ دەبی ئینسانی دەوڵەمەند مەمنون بی کە کەسێک زەکاتەکەی لێ وەردەگرێ بەڕاستی دەبێ مەمنون بێ چونکە بابەتی وشەی زەکات بەمانای پاکردنەوەیە یعنی زەکات کە لە ماڵی خۆی دەردەکا ئەو ماڵە پاک دەبێتەوە پاک دەبێتەوە طبعا پێغمبەری خوش درودی خوای لەسەر بێ دەفەرمێ مەلایکەتێک هەیە دادەبەزێ دەفەرمێ دوعا دەکاتن بۆ کەسێک کە خێر و چاکە دەکا فەرمێ اللهم ئاعطی منفقا خەلفا دوعای بۆ دەکات دەرێ خودایە ئەو کەسێک کە دەبەخشی زیاتری بدێ مەلایکەتێشتر هەیە دوعا لەو کەسە دەکات کە نابەخشێ دەرێ خودایە ماڵەکەی سەروەتەکەی لە ناو ببەی جا ئینسان بەڕاستی هیچ کاتێک کە خوددا بە منی داوا یان بە تۆی داوا هیچ کاتێک وە هەست نەکەین کە ئەمە بە زیرەکایەتی و شان و باڵی خۆمانە خوددا بە هەندێک کەس دەدا طبعا هەبوون بەردەوام نییە نەبوونیش بەردەوام نییە
لەبەرەوە هیچ کاتێکەوە هەست نەکە مرۆڤ کە چاکە لێرە کۆتایی هات یان منەت بەسەر بەرامبەرەکەی بکاتن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەمە دروست نییە. بەڵێ چاکەکردن بەستراوە بەوەی کە ئەو کەسە لە ڕووی ئاینەوە سەر بە چه ئاینێکە یان چەندە باوەڕی بە ئاینەکان هەیە بە تایبەت موسڵمانان ڕەنگە با بڵین ئەرکەکانی ئیسلام جێبەجێ نەکات بەڵام کەسێکی چاکە کار بێت ئەمە لێ قوبوڵەکرێت یان ئاساییە منە بە ڕۆژ نابێ نوێژ ناکات چاکەکردن وەکو زەکات تەنها بە مسلمانان دەشێ وەکو زەکات کە واجبە تەنها بە مسلمانان دەشێ بەڵام خێری بەدەر لە زەکات مرۆڤێک کە هەژارە نەدارە مسلمانێک دەتوانێت خێری پێ بکە بەدەر لە زەکات پارەی زەکات دەتوانێت خێری پێ بکە ئەمە بەخێر لەبووی دەنووسرێ چونکە ئاینی پیرۆزی ئیسلام حتا چاکەکردن لەگەر حیواناتی یعنی پیاوێک دەفەرمێ بەهۆی ئاودانی سەگێکەوە چووە بە هەشتا خی گەورە لێی خۆش بوو بەعکسەوە ئافرەتێک بەهۆی سزادانی پشیلەیەکە چووە جەهەنەما یعنی چاکەکردن لەگەر حیواناتیشە خدای گەورە دەبێتە مای ڕەزامەندی خوددا جا چ جای لەگەر مرۆڤ مەبەستم ئەوە بوو دکتۆر ئەگەر کەسەکە خۆی کەسێکی ئاینی نەبوو یان دوور بوو بەڵام چاکەکار بوو چاکەی بۆ خەڵک هەبوو هاوکاری خەڵکی کرد ئەمە ئاساییە ئەو چاکانە قوبوڵ ئەکرێت چاکەکردن لە مرۆڤی ئەگەر تۆ مەبەستت ئەوەیە کە مسلمان یان غیری مسلمان بێت بەڵام نوێژ ناکا بە ڕۆژ نابێت بەڵام کابرا مسلمانە چاکەی لێ قبوڵە حتا غیرە مسلمانیش چاکەی لێ قبوڵە بەڵام پاداشتەکە نەک بۆ قیامەت بۆ دنیا خوددا دەیداتەوە بەڵام مسلمان مادام مسلمانە چاکەی لێ وەردەگیرێ لێ قبوڵە بۆ قیامەتیش استیفادەی لێ دەکات ئەوەی کە نوێژ ناکە کە ڕۆژوو ناگرێ ئەمە بابەتێکی تکەیە ئەوە لە بینی خۆی خوددایە باشە ئەو کارە چاکانی کە ئێستا ئەم مانگە خەڵک ئەتوانێت بیکات چییە لە سەرەتا ئاماژەت بە هەندێک هاوکاری مادی کرد لە ڕووی مادیەوە هاوکاری خەڵک بکرێت بەڵام بەگشتی ئەوەی کە کەسێک بیەوێت لە مانگە چاکەکانی زیاتر بکات ئەتوانێت چۆن هاوکاری بکەیان چۆن چاکەکانی خۆی زیاد بکە مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە لە کوردەواری خۆشمان دەرێن مانجی خێر و بەرەکەتە بەڕاستی دەرفەتێکە لە بۆی مسلمانان خوا پێداوان لەم مانگەدا زیاتر دەستکراوە بن زیاتر خێر و چاکە بکەن چونکە ئێمە پێشەوامان پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ دەفەرمێ بە هەموو کاتێک تەبعاً سەخی بووە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ تەبعاً بالموناسەبە دەمەوێت لێرە هەڵەیەکیش هەیە لە تێگەیشتن لە بەرامبەر ژیانی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ دەفەرمێ لێرە ڕاستی کەمەوە بەڕاستی لە بۆ مسلمانان حتا هەندێک لە مامۆستایانیش ینی ئەو بابەتە وا تێگەیشتون و وا لە خەڵک تێدەگەێنن وا هەز دەکەن کە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ فەقیر بووە هەژار بووە شتی وان نەبووە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ زۆر هەبوو بووە زۆریش دەوڵەمەند بووە ڕاستە هەندێک جار خواردن نەبووە لە ماڵی ئەمە نەک لەبەر هەژاری بووە لەبەرەوەی ئەوەندە سەخی بووە هیچ کات پاشکەوتی نەکردووە ئەوەی هاتۆتە دەستی هەمووی بەخشیوە حتا دەفەرمێ جارێکیان کابراایکی عرابی هات بۆ لای پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێ فەرمووی بمدێ لەو ماڵێکی خوددا پێداوی پێیدا گوتی بەسە نەخێر هێشتا مێگە لە مەڕیدایە بە مێگە لە مەڕیدایە مەڕ و ماڵاتیدایە کابرا ئەوەندە دڵی خۆش بوو گەڕاوە لە بۆ ناو خزم و کەسەکانی گوتی بڕۆن بۆ لای محەممەد ئەوەندە دەبەخشێ کە کابرا قەت لە فەقیری نەترسێ ئەوەندە دەبەخشێ کەواتە پێغەمبەری خوا زۆری دەبەخشی زۆر سەخی بووە حتا لە ڕەمەزاندا بەڵام کە ئەوەندە سەخی بووە لە ڕەمەزاندا زیاتر سەخی بووە چونکە خێر و چاکەی ڕەمەزان زیاتر بە خێر و چاکە زیاتر حیسابە خوای گەورە زیاتر پاداشتی دەداتەوە جا دەفەرمێ چاکەکانی ڕەمەزان بەڕاستی ئینسان لەم مانگەدا ئاگاداری ئەو کەسانە بێ بە تایبەت کە نەبوونن بەسەریان کاتەوە چونکە فەقیر و هەژاری وا هەیە خۆی دەرناخە شەرم دەکا لە قوڕانی پیرۆژ ئاماژە بەو کەسانە کراوە کە ئەو کەسانەی شەرم دەکەن خۆیان بە دەربخەن باس ناکەن ئینسانی وا هەیە ئەوەندە شەرمنە قەت کەس ناز هەتا جیرانەکانیشی نازانن کە ئایا هیچی هەیە یان نیتی ڕەنگە سوبێ ڕۆ منداڵەکانی بگرین لە بۆ جلوبەرجی جەژن کە جژنیان لە پێشە بەڵام ئەو باس ناکە لەبەرەوە دەوڵەمەندان بەڕاستی پێویستە لەسەریان لەم مانگەدا ئەو ماڵێک کە خوددا پێیداون
بە تایبەتی ئێمە باسی بابەتی مادی دەکەین بابەتی مادی چونکە بە خۆمان ئاگادارین لە کوردستانی ئێمە خلالی ئەو ساڵانە قەیرانێک بەسەر خەڵکی ئێمە داهات خەڵکی نەبوونمان زۆر بوو خەڵکێکی هەژار کەوتە ناو کۆمەلگای ئێمە خەڵکێک هەیە کرێچیە لەوانەیە پارەی کرێی نەبی بدا پێویستە ئێمە ئاگاداری ئەو کەسانە بین خەڵکێک هەیە قەرزارە نەتوانێت لەوانەیە تووشی کێشە بێتن بەهۆی قەرزاریەوە خەڵکێک هەیە ینی یەتیمی هەیە یەتیمی زۆرمان هەیە ئێستا بەهۆی ئەم شەڕانە ئێمە چەندین کەسمان ینی لە دەستدا ئەوانە هەموو یەتیمیان لە پاشە خۆیان بەجێهێشت ئەوانە بەسەر بکرێنەوە خەڵک دەست یارمەتیان لە بۆ درێژ بکە ئەو کەسانی کە خوددا پێی داون دەست یارمەتیان لە بۆ درێژ بکە بە تایبەتی ئەو کەسانی کە سوودمەند بووینە لە خێر و بێری ئەم وڵاتە پێویستە ئەمڕۆ ڕۆژی دەستکردنەوەیە ئەمڕۆ ڕۆژی هیممەتە ڕۆژی ئەوەیەکەوە دەستی یارمەتی لە بە ئەو کەسانە درێژ بکرێ ئەو ماڵێک ئەو خێرەی کە لەم وڵاتیان کردووە پاداشتی ئەم وڵاتە و ئەم میلەتە بدەنەوە کە میلەتێکی خۆراگر بوو. دکتۆر بەردەوامە بین لەگەڵت ئەچینە لای پەیامنێرمان مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵمانە لەگەڵ کرێکارانی بیانیە مەسعود ئەم کاتت باش پێمان بڵێ ئەو کرێکارانەی کە لە دهۆکن و لە دەرەوەی کوردستان و عێراقەوە هاتوون چۆن ڕەمەزان بەڕێکەن و هیچ گرفتێکیان بۆ دروست بووە بە تایبەت کە ئەوان بەردەوام کارەکەن و دواتریش ناچارن خۆیان خواردنی خۆیان ئامادە بکەن و پێداویستەکانیان دابینکەن. بله دما باش بیتن ساراج بوی شف ما قصداجه که کلی اصناف کسان غریب دامه کنیزکی ده دم جمیرم بالا فرش ولات خوا اش بنگلادش قصداری من کردستان کلی ناتو گشت نویره بشک جوان که کرکاران کنیزکی 10 سال نلویره نه و کار و ارکه که پیروز راد بنوجی پاقش را گرتنا باجار و دورین هنما کردستان یعنی روزانه چندی دم جمیرا کارت کن حتی کو طیبتی باجار دهو که پاقش را گرن الویرز گل هندک شونا آقابم هندک شونا کردیه که بازانن اما کردیه شفیقی و کی آمنه شفیق اول چند سالات الویرز بیشم 10 سال منه بله 10 سال الویره کردیه تا گله که باشه ماشاءالله الحمد لله قطعیت چند بنگلادشی الویرنا بیجی عامل 200 بنگلادشی و صادق نپالی نه و 300 بله باشه اول 10 سال این ویریا چوایه چه تشتکی خوش ویریا نخوش کردستان گشتی و دو که طیبتی خود کردستان با من گله که باشه و 10 سال ما هاتونه ویره خود خلکی کرده یعنی گله که جامرن خواستن اید بیانی ویتنا ویره شولکن خدمت که آنجا ما متصاینه نه خود منی و 10 سال ویره از 8 کردای گله که کم چنگی گله خوش مرون ویره خلکی ویره نه و 10 سال یعنی مرو خوب برا جرات كيف حتى بقى بم كوردا بومات شك شينا اگر هم الناس خوش مروفين پاتابو چی بنگلادش تاز جنینا بری ساله که تو چی تزوجی تو بوش الفيري که دو کتاب خونه خواست من فيري تيش جيرونا برا مرو تشيت جيرونا مرو فيري جنينانه مانا مو طيبه الجنين يعني مرو بجني جينت اما او بيفهم ساقط بتشيني 10 سال شو طيبه تيجي الدوكي الدوكي بورا جلق زيري ونظام مصرف جلق تشيت فيري ده ما بالعكس بالعكس مانا بله او مام عبد الستار بجمي مشكله هي او كيشا خودتا شي دفع بنگلاديش عدد توتو صناعه بابك چه پاراد دار اري والله اول مني كيشا جاي الحمد لله ما ظن بو هزدا صلاة بيجي حتى داتاشي ابي بسر بيرجيس بي قلت بس اري خدي بيجن حتى كيشا داتاشي ني پارا خليك داد حتى زحمتها ابا 2 سال نوتشي ماله بنگلاديش ديرا كرام با قصدوير كان ممنون عزيزي باش الفيري يعني هذا صاد كاسا تو ترجمانيه بوات كاي زمانت کردی گله که باشه اما مرف نزانی توش در ویاتی تا چه واسه خوب فکر خدای اول من 10 سال وقت ساعتم امر من 17 و از 45 کیلو بود هندی بیچک بوماس کس منو بیره گل خوشولی چند سالی خدای 27 28 یعنی 10 سال بله کس منو بیره شولی گفت اول بیچیگن بدي ما هيك خذ ما كريه مسؤوليه خري دست كفتك باشه بله كان قال برادرجي محمد تجي قالك صالح فيري معنا ده چند سال 10 سال فيري 10 سال باشه چه تشتكي غريب وتل فيري حياه كردستان شاد بيني خلكي همي تشتكي قالك باشه همي كرد همي مربع قالك باشه چند سال جاره که تو چه بنگلادش 2 سال دی چه بنگلادش 2 سال جاره که 2 سال دی باشه تو چه تشتي فيري دلخوش يعني چه تشخراب و خوش ترى همین همي تشتكي فيري خوش همي تشتكي
باشە بمیان گەلێک باشە مام عبدستار تو خەری بوویاش ماڵ چەند ساڵەت ناشووی 2 ساڵەت ناشووی زۆرگەت خۆ خەری بوویە عیالی هەیە باش تو چەند ساڵە لەوێرێ چەندە تو لەوێرێ چەندە 10 ساڵە 10 ساڵ ئەزبێت کوردیەتەوە باشترێ بۆ 10 ساڵ گەلێکە باشە شەفیق لەوێرێ ینی با 200 کەسێنین لەوێرێ دژین يعني هەمی بسەرمانە مانە بەنگلادێش ئەس بژم ینی ئەو جوەکی مانۆ ئەم سادە مسلمن تقریبا وێرێ 6 بێدینن ئیدی خەر المسلمن باشە الڤێرین هەمی پێک بە الڤێرێ پاشی بێت چێت کارمانە خواردنەوە بەێ بەێ خواردنە هەمشێن ئێستاەگەت خواردنەوەە نیشاب دە ئەە خواردنەوە کە ئەە چیە ئەە چیە ئەول ماسیە ماسی ئەوژێ شەریکەدا ئەمە ماسیە هەر شەبێ ماسی و شەوێکە گوشت باشکە خواردنەوە شەما خۆشترە بەێ شەوێک ماسی شەوێکە گوشت بترین خواردنت بەنگلادۆشی چێتکەن الڤێرە ژێت کوردی نه خدای ما جماعت ما خرب بنگلاديشی چیکن او زاده ما جو کی کورد فرقه باشه کرد الڤێرێ خەلکی دهوکی و میهواندکەنا ماڵەت خۆ تڕشکەی پراخە خدای گەلێک هەوڵە ما هەیەت بما سەفەرین تەوێرێ مەکتبی مەخا خواردنەکە خۆشە تڕشێکی براق بما سەفەرین کوتلگەت سەفەرین دوێرێ چینگە ئەم نزان دەب تشە چیکن گەلێک سەیەقەمەت کورد الڤێرێ هەوڵە ما هەی بما زادام نزان چیکن بما این تەم خۆن گەلە خۆشن ئەلڤێگە بێنی وێ خواردنەوە چ تشتێکی ئێوەدی چێکریانی بەنگلادۆشی ماسي وبرنجة وماستن نانن هاري وكيد يجي ام بخو تشيكن يعني لما ما قبلنا تشي تابرغو ماسيا ام جدا تشيكن گوشت تشيكن هذا كي بخو تشيكن باشا طبعا سوالن هجاني البريا كم تفلي فيزنديه ببين شفيق تشتاقي خوش بوم قوتي مشكله كردستان هيك مشكله هاي 10 ساڵە گوتی از الڤێرێ خۆت فێری زمانە کوردیت کەم گوتی یا سایتەرێت بورم بسۆڕانی تاڤن مشکلە بۆم چێت بن ئەو چەوە شەفیق والله سيدا دوغي الحمد لله بعدين باش تجيم خدا سيطرة بعادري يعني بدوك خلاص كم الچنا فيري سوراني خدا اگر كلمه گنزول شواني كا باسين ده بله باشه شفیق از حس کم زاتريت بوم بحث بك يعني تو زاوای سالم انا بله زاوای ساله بله ساله كتاجني كل شيء بنغلاديش تاجنا هنا تو زافريا الماني مطار فيري من مصرفي فيري قالك وفي وزارة الداخلية كردستان ببنغلاديش بجديد نينا منع كده بس ايه الداخلية كبنا ايش ميجا واتي فيري او نا مشكلة شون بين مفتوحة بس ايه نينا راستي توش هجي وزارة نافخو مولات بدأت تاكل تهف جينا خو بيني 10 سال الفيري طاخو فيري زماني كري تو هم بيادو كيا كدرست ممنون واش مشكلة هنا واش مشكلة فيري هنا قال خالكي ديال ودي خالكي ما مشكلة لنا باش الحمد لله خالكي فيري قال لك باشن الحمد لله سباز بوا داس خوش سباز بوا بيجمون صار يعني افكاسين كل دردورت منها وانا كما قلت يعني اركي بيروز السر مليوانا باقش راغرتنا باجارن هرمان كردستان جبر فيجي هر چند وکیات بیشن خلکی هرمان کردستان بگشتی رزاق طایبات الوانات گریتن لپید وی هر تشتکینه شجر هر تشتکینه که بام بتکرن اجبر کو سر چندین سالانه که خدمتا یا دهوکی و یا همی باجار و کردستان اجت کن مسعود محمد پیام نرمال لدهوک و لگل مامبوی سپاس با زانیاری کانت بردوام بین لگل دکتر امید اما پرسیاری آب کم کسانی کن چاکا کن هەمان چاکە لەگەڵ خەڵک دووبارەکەنەوە بۆ نمونە لە ڕوێکەوە هاوکاری خەڵکەکە لە ڕوێکەوە باشە ئەو کەسە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێت ئایا ئەو چاکەی کە لە پێشتردا کردوێتی لەگەڵ ئەوەی دواتر جیاوازی هەیە یان هەمان پاداشتی هەیە ئەگەر چاکەکە هەر کاتەوە یعنی کە ئەو کەسێک کە چاکەی لەگەر دەکرێت هەموو کات پێویستی بەو چاکەیە هەبێ بەڵێ هەموو جار پاداشت خۆی وەردەگرێت بەڵام ئەگەر پێویستی پێ نەبێ پێویستە ئەو چاکەیە لەگەر کەسێکی تر بکرێت کە پێویستی پێ هەیە ئێمە بەڕاستی لە کوردستانی خۆماندا شێوازێکی چاکەکردنی ینی هەڵەیەک هەیە لە شێوازی چاکەکردن لەناو خەڵکی خوا پێدا و دەوڵەمەندەکانی خۆمان زۆرێک ڕیایی تێدایە ئەنی دەبینی کەسانێک چاکە و زەکات و ئەو ماڵێکە خوددا پێداون لە نێوان خزم و دۆستانی خۆیان دەدا بەش دەکەن ڕەنگە جاری وهەیە ئەم خزمە ئەم دۆستە ئەوەندەش پێویست نەبێ چونکە ئێمە کەسانێکمان هەیە زۆر پێویستترن زۆر پێویسترە لەو کەسێک ئەو چاکەی لەگەر دەکاتن بەڕاستی هەتا کەسی زۆر پێویستتر هەبێ پێویستە ئەو چاکەی لەگەر بکرێ ساڵانە تۆ دەبینی ئەو چاکەیە لەگەر ئەو کەسە دووبارە دەکەیەوە ڕەنگە یعنی زەکاتیشی پێنەشێ
یان جاری وا هەیە ئەم زەکاتە بە شێوازێک دابەش دەکرێت کە جێی خۆی ناگرێ استیفادەی نییە سوودی نییە لەبەرەوە پرۆژەی زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کاتی خۆی بەیتولمال هەبوو ئەم زەکاتانە هەمووی کۆ دەکراوە کە کۆ دەکراوە کەسانێکی دەستپاک لەسەر ئەم زەکاتە دەکرانە وەکو عامیلینە عەلەیها ئیشیان لەسەر دەکرد دابەشیان دەکرد سەرژمێریەک دەکرا بۆ فەقیر و هەژار و نەدارەکان بەسەریاندا دابەش دەکرا بە شێوازێک کە سوودی هەبێ لە بۆ ئیستیفادەی لێ بکە بۆ منە تۆ فەقیرێک 50,000 دەدەیە ڕەنگە بەو 50,000 ناتوانێت ینی بۆشایەک لە ژیانی خۆی ژیانی منداڵەکان چکە ئەمڕۆ بەڕاستی 50,000 ناتوانێت بۆشای ژیانی هیچ خێزانێک پڕ بکاتەوە بەڵام ئەگەر بێت و لە هەموو کورد لە وڵاتیش ینی ئەم شێوازی کۆکردنەوەی زەکات نەبێ بەڵام خەڵکی دەڤەرێک دەتوانن ئەم ڕێککەوتنیان هەبێ بۆ منە لە ناحیەیەک لە شوێنێکە لە گوندێکە چەندین دەوڵەمەند هەیە دەتوانن ئەم زەکاتە کۆ بکەنەوە چەندین کەسێکی لەسەر بکەنە سەر پەرشتیار هەژارەکان دەتوانیت دابەشیشی بکەین مەسەن ئەو ساڵ دەیدەمە 5 فەقیر ساڵێش کە دەدەمە 5 فەقیر بە شێوازێک کە بتوانم ئەو ساڵ بۆ منە 2 فەقیر لە کرێتیاتی نەجات بدەم 2 فەقیر لە قەرداری نەجات بدەم باشە کە ئەو چاکانە بە پارە ئەکرێواتە هەر کەسێک پارەی هەبوو ئیتر ئەو کەسە دەچێتە بەهشت ئێمە یان بەم چاکەکانی با بڵین ئەچێتە ئەو ئەگاتە ئەو ئاستی کە ئیتر بێگوناه بێت ئەو کەسە بەڕاستی چاکەکردن پاداشتێکی زۆر گەورەی هەیە یعنی ئەو کەسێکەوە چاکە لەگەر فەقیر و هەژارەوانە دەکاتن لەلایەن خودای گەورە زۆر خۆشەویستە زۆر بەڕێزە خوای گەورە لە قوڕانی پیرۆزە دەفەرمێ للذینە ئەحسنوا الحوسنى وزیادە بۆ کەسانێک کە چاکەکارن حوسنا هەیە حوسنا مفەسیران دەفەرمون بەهەشتا وە زیادە دەفەرمێ زیادەش بینینی خوای گەورەیە کە خوای گەورە پێیان دەبەخشێ لە قیامەتە بەڵام بۆ مەرجێک کە ئیلتیزامی بە عیباداتی تریشەوە هەبێ ئێمە ناڵێن کەسێکەوە هەموو شتێکی هیمال بکات تەنها پارە ببەخشێ ئەمە دەبێتە مای نەجات بوونی ئەمە بەڕاستی لە بینی خۆی و خوددایە جایمە نازانین خوای گەورە ئەگەر خودای گەورە سەخیە لێی خۆش ببێ ئەوە فەبیاوە نیەمە بەڵام مەرج نییە چاکە تەنها بە پارە بکرێ زاری وا هەیە مرۆڤی وا هەیە پارەی نییە زۆر چاکە کارترە لەو کەسێک کە پارەی هەیە کەسێک کە خوددا پێیداوە جاری وا هەیە نازانێت چاکە لەگەر چێ بکە فەقیر ناناسێ یعنی ناتوانێت بیبینتەوە بەڵام کەسی وا هەیە زۆر شارەزایە یعنی ئینسانی وا هەیە بۆ خۆی دەچی ملی ینی بەناو دەوڵەمەندەکاندا دەگەڕێ کاکە فلان کەس فەقیرە فلان کەس کلێتیە فلان کەس قەردارە ئەمە فەقیرێکێ لە فلانە شوێنە تۆ نایناسی ئەوەندە خێری پێدەچی پاداشتی ئەم کەسە بەڕاستی زۆر گەورەترە لەو کەسێکەوە پارەکە دەداتن کەواتە چاکە تەنها بە پارە ناکرێ جاری وا هەیە تۆ بە قسەش دەتوانی چاکە بکەی وەکو گوتمان بە هەموو شێوازی چاکەکردن ینی بەو شێوازانەی کە باسمان کرد چاکە دەکرێت بەڵێ دکتۆر ئومێد میکایل مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونە هونەرمەند میرا عەلی بەرهەمێکی تایبەت بە جەژن و بۆ یەکەم جار لە کوردستان 24 بڵاو دەکاتەوە تەوەری هونەری ئەم شەویشمان لەگەڵ ئەو هونەرمەندە دەبێت و بەر لەوەی بچینە لای میرا پێکەوە بەشێک لە کلیپەکەی دەبینی لنا وشارو ديلك وجوكو
زمان بلبل آوازی بسوز تخوینی جشن شادی با من دهینی خودت بنامه ببین شالله هر توی پیشوای یا رسول الله شوی جشنه جشن تبیروز دلا و دمکن بدوای پرسوز مشدای تریفی ناگی تازه هیوای بخشنده دلمانی تیته ئەوەی بینیمان کلیپە نوێیەکەی میرە تایبەت بە مانگی ڕەمەزان میرە خۆی لەگەڵمان لێرە ئامادەیە ئەم کاتت باش زۆر بەخێر بێت کاتی جەنابتان باش خۆشحاڵ بووم کامڕۆ لە بەرنامەیە میوان بووم سپاسی جەنابتان ئەەکەم سپاس بۆی کە ئەوەی کە ئەمڕۆ کلیپەکەم بۆ یەکەم جار لە کەناڵی شاشت چوار بڵاو بوویەوە هیوادارم بێت کە شتێکی جوان بۆ خەڵک دەست خۆش بینە سەر باسکردن لەو بەرهەمە تۆمارکردن تێکستە گشتی کاری بەرهەمەنیەکەت ئاماژەی کرد هەڵباتە لە سەرەتای دروستکردنی ئەم گۆرانیە ئەم سرۆدا لەلایەن مامۆسای بەرز و خۆشەویستم مامۆساڵکە زاهیر بیرۆکەیەکی ئەو بوو کە کارێک بۆ جەژن بکەین بە ناوی جەژنەوە لە بەرەوەی لە کوردستان تا ئێستا کاری وا نەکراوە تایبەت بێ بۆ جەژن هەڵبەتە میلۆدی مامۆسای بەرزم مامۆساڵکە زاهیرە و دابشکردنی میوزیک لایەن هونەرمەندی هەڵدان لە وڵاتی تورکیا کاری ئەنەجمێت و تەنفیز لەوێ کراوە واروها کاری دەنگ لایەن مامۆسای بەرزم مامۆسا کاوە شێخ ساوڕێزێکی تایبەتی بۆ نێرم ئەو کاری دەنگی بۆ کردوین هەڵبەتە هەموو ئیشە جوانەکان لایەن ئەوە ڕێگەخرێت و چاکەکرێت تێکستی لایەن برای بەڕێز کاک مەحموود سەنگەسەری تێکستەکەی نووسێ و لێرەوە سلااو ڕێزێکی تایبەتی بۆ نێرم و هەروەها دەرهێنانی ئەم کلیپە لەلایەن مامۆسای خۆشەویست مامۆسا محەممەد جەمیل و ستافە بەڕێزەکەی کە توانیان کارێکی جوان ئەنجام بن و کلیپێکی زۆر باش بۆ ئەو سرودە بکەن سلااو ڕێزێکی تایبەتیان بۆ نێرم سپاسان ناکەم. لە کاتی تۆمارکردنی ئەم بەرهەمە هیچ گرفتێک هیچ ئاستەنگێک هاتە بەردەمتان؟ هیچ گرفتێک نییە بەڵام خۆی لە خۆیدا یادگارێکی جوانە لە بەرەوەی گۆرانیەکە شتێکی تازەیە بۆ منەوە و بۆ جەژنە کە تا ئێستا کاریوە بۆ جەژن نەکراوە بۆ من زۆر بە خۆشحاڵیەوە توانیم کارەکە زۆر بە باشی ئەنجام بەم و هیچ گرفتێکی وای نەبوو. بەڵێ بۆچی ویستت کارێکی جیاواز بکەیت کە تایبەت بێت بە بۆنەیەک وەکوڵەی بۆ جەژن؟ هەڵبەتە من هەموو ساڵێک بۆ مانگی ڕەمەزان کارێکی تایبەتم هەبووە بۆ حەج کردومە بۆ مانگی ڕەمەزان کردومە هەر بە مانگی ڕەمەزانەوە لەسەر کارم لەسەر ناوە جوانەکانی خوای گەورە کردووە ئەم ساڵ هەوڵماندا شتێک بێ جیاواز بێ لەگەڵ کارەکانی ترا بۆ جەژن وەکو باسم کرد تا ئێستا کار نەکراوە بۆ ناوی جەژن تایبەت ویسمان ئەم کارە جیاواز بێ لەگەڵ کارەکانی ترا هەوڵماندا ئەوە بکەین کە تایبەت بێ بۆ جەژن بێت مەرج نییە کە جەژنی ڕەمەزانە یا جەژنی قوربانە ئیتر بە ناوی جەژنە ئیتر هەموو جەژنەکەت هەموو جەژنی قوربان بێت جەژنی ڕەمەزان هەردووکی ئەگرێتەوە. باشە لە بۆنە ئاینیەکان زۆر جار هونەرمەندان بەگشتی کاریان هەیە بەڵام گۆرانی بێژەکان جیاوازە ئیتر زۆر کەمترە یان دەگمەنترە کە کار بۆ بۆنە ئاینیەکان بکەن. ئەو کارانەی کە کردوتە بە تایبەت کە ئاماژەی پێکەی بۆ ڕەمەزان یان بۆ حەج
توانیوێتی بەشێک لەو بۆشاییە پڕ بکاتەوە یان ئەوەی کە خەڵک بە تۆی ئەڵێتەوە پاش کارەکانت چییە چەندە هەست بەواکەی کە توانیوتە کارێک بکەیت کە جێگەی خۆی بگرێت. هەڵبەتە من لە سەرەتای ساڵی 2012 بوو ئەلبۆمێکمان کرد بە هاوبەشی بڵاو کرایەوە ئەو کاتە دەستخۆشیێکی زۆرمان لێکرا لایەن چەند مامۆستای ئاینی بەڕێز دەنگدانەوەیەکی زۆر باش بوو بۆ ئێمە و هەڵبەتە بەردەوام بووین لەسەرەوەی کە بەردەوام ساڵانە ئێمە کاری ئاینی و سرودی ئاینی بکەین و هەموو کاتێکی دەستخۆشیمان لێکراوە پێشوازێکی گەرمی لێکراوە لایەن خەڵکەوە و تا ئێساش کە خۆکو خۆتان ئەبینین کە بەردەوامین کە کار سرودا ئاینەکانەکەین جێگای گرتووە و خەڵکێکی زۆریش حەزی لێتی بە حکمیەوەی کە تۆ هاوادە ینی کۆمەڵی خەڵک ساڵانە لە مانگی ڕەمەزانە چاوەڕی تو ئەوکات چکە ئەزانێتەوە بەردەوام کاری سروودی ئاینەکەی خاصەتەن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەگەر وایە بە ئەندازە ئەوەی کە بەردەوام بیت لەوا کرێتەوە بنونە بە کاری هوەری درامامان هەبێت بە بەرنامەی تایبەت هەبێت چەندە گرنگە کە گۆرانیش هەبێت بەتەکیید گرنگە لەوەی کە ئەبینی لە هەموو کەناڵەکانە خاصن لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی دراما و کۆمەڵی مسلسل و کۆمەڵشتی زۆر تازاکرێ ئەگەر سەیریکەی لە وڵاتە عەرەبیەکانە بە بەردەوام ساڵانە لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی ممەسیلی زۆر هەوڵەیەن مسلسل وشت ئامادە بکەن بۆ ئێمەش وەکو وڵاتی ئێمە وەکو کوردستان پێویستە ساڵانە ئێمە ئامادەکاری بکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزە من وەکو خۆمەوە هەموو ساڵێک پێم خۆشە ئامادەکاری بکەم بۆی کە کارێکی ئاینی بکەم سرودێکی ئاینی بکەم پێشکەشی خەڵکی کوردستان و بەگشتی و بۆ مانگی ڕەمەزان بێت پێشم خۆشە وەکو هونەرمەندانی ئەوەی کە لە ڕووی لە کاری تەمسیلەکەن کارێ بکەن تایبەت بێ بەسەر مانگی ڕەمەزانە ئەمە شتێکی زۆر باشە باشە هەڵبژاردننی زمان زۆربەی و بەرهەمە ئاینیانەی کە هەیە گۆرانیە سرودە بە زمانی عەرەبیە وەکو خۆی وتراوەتەوە تۆ هەوڵت داوە گۆڕانکاریەکە یان چەندە بەلاتەوە گرنگە کە بە زمانی کوردی بێ لە بەروی خەڵکانێکی لەوانێ لە زمان عەرەبیەکە تێنەگەیان پێی خۆش بێ گوێی لە بەرهەمێکی ئاینی کوردی بێ من کارەکانم هەم بە زمانی کوردی و کردو هەم بە زمانی عەربیم کردووە ئەم ساڵ بە زمانی کوردی بوو هەموو ساڵێک هەر زمانی کوردی بۆ بەڕاستی بەڵام ئەوەی ناوە جوانەکانی خۆی گەورە ئەو هیچ ناوەکان لە بەروی عەرەبیە ئەبێتەوە بە شێوازێکی عەرەبی بڵێ باشە کە تۆ بە عەرەبیش بیکەی لەبەرەوەی تۆ پێویستە لە وڵاتە عەرەبیەکانە بناسرێت خەڵک بزانێت کە وڵاتی ئێمەش کۆمەڵی هونەرمەندی تایە ئەتوانێت توانایکی ئەوەی هەیە کە بتوانێت بە زمانی عەرەبیشە کە سووردا ئاینەکان بڵێ من وەکو خۆم ئەتوانم بە زمانی عەربیش هیچ کێشەیەکم نییە و چەند کارێکی واشم کردووە هەم بە زمانی عەرەبیە هەم کاری ئاینیە سوورەتی ئاینێ کردومە بەڵام ئەوە جارێت ئینشاءڵڵا کاتێوێتە بۆی بکە بڵاو بێتەوە من تا ئێستا وەکوتم کارەکانی من هەمووی زمانی کوردی بووە بەڵام ئەش بینم وەکو ئەمساڵ دیناخان کارێکمان مامۆساکارێکی تازەی بۆ ئەنجامدا وەکو ئەوەی تاڵە ئەلبەدر کە شتێکی زۆر زۆر خۆشە و هیچ کەسێک نییە لە دنیادا گوێی لەو شتە نەبێ بەڵام بە کارێکی تازە بە سارێکی جیاواز تازەی کردەوە و ئەش بینم کە بوو بە دەنگدانەوەیکی زۆر باش بەتەکید گرنگە لەوەی کە تۆ هەم بە عەرەبی و هەم بە تورکی و هەم بە فارسی تۆ ئەگەر توانێت ئەوەتە بتوانێت بە هەموو زبانەکان بیڵێ لەبەرەوەی پێویستە ئێمە هونەرمەندانی کورد ئێمە بتوانین بە شێوازێک خۆمان لەناو خەڵکە لەناو وڵاتانی بیانی بناسێنین اینجا مەرج نییە هەر کوردی بێ پێویستە عەرەبی بێ فارسی بێ تورکی بێ توانێت ئەوەی ئەو هونەرمەندە تا چەند ئەتوانێت ئیشەکان بکەن بڵێ ئەم بەرهەمە کاری نوێتە دەچەوێت لە داهات و جگە لە بەرهەمە ئاینیانی کە پێشکەشت کردووە هەموو ساڵێک بەرهەمی نوێت هەبێ یان کاری نوێ بکەی بۆ بۆنە ئاینیەکانی دیکەش من بە بەردەوام کاری تازەم هەبووە بەڵام دیارەوە بۆ ماوەیەکە کە شتێکی وان بووە بڵاو نەکردێتەوە بەڵام هەڵبەتە من هەموو ساڵێک ئەگەر دەرفەت هەبێ و بتوانم هەموو ساڵە پێم خۆشە کاری ئاینی بکەم سوودی ئاینی بکەم بەڵام کاری تریشم زۆر ئامادە کردووە کاری تریشم زۆر هەیە کە ئینشاءڵڵا لە ماوەیەکی تەزینە بڵاو بێتەوە پرۆژەی زۆرم هەیە ئامادەکانی ئاماژی پێ بکەین یعنی ئەوەی کە ئێستا بڵاو بۆتەوە و بینیتان ئەو کارە ئاینیە بوو کۆمەڵی ئیشی تر هەیە بڵاو بۆتەوە حەزەکەم ببێتە مفاجئەیەک چونکە حەزەکەم لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزە هەوڵەیەم کلیپی بۆ بکەم و بڵاویکەمەوە بەڵێ کۆمەڵی بەرهەمی زۆری ئامادەیە
ئیشاڵڵا لە دوای ماگی ڕەمەزان کلیپی بۆ کەمە بڵاویەکەم. باشە بەدەر لە کاری هوەریت بینە سەر چەند بابەتێکی دیکە وەکو هوەرمەندێک جیاوازی ڕەمەزان بۆ میرە چیە لەگەڵ کاتەکانی دیکە؟ لە لای منەوە مانگی ڕەمەزان زۆر شتێکی تایبەتە بەڕاستی وەکو خۆم حەزم لێتی و بەردەوامیش من هەموو ساڵێک بە ڕۆژۆ بم لەگەڵەوەشا کە سەحەتێکە بۆ ئینسان تۆ لەم مانگەیە دوورەکەویتەوە لە کۆمەڵی خواردن هەر شەرە من خواردنم بەو جۆرانیە بەڕاستی چکە لەبەرەوەی زۆر حەزم لە وەرزشە وەرزش زۆرەکەم لەوەی کە دوور بووم لە قەڵەوی و لە شتانەوە بەڵام مانگی ڕەمەزان تایبەتمەندێکی یەکجار زۆری هەیە لە لای منەوە خاصەتەن لە کاتی ئێواران کە بەربانگ و ڕۆژ و ئەشکێنی تۆ چیتە سەر سفرە و نان و هەرچەنەوەشت بۆ ناخورێت کە بڵێ خواردنێکی زۆرە بۆ بخورێ بەڵام شتێکی زۆر خۆت کەمە خۆی یانەتەوێت وەڵاهی ئیتر بڵێم هەوڵەیەم کەم بخۆم یعنی خواردن هەر ئەوە نیە بەڵام بۆشە ناخورێت تۆ هەدە سعات بە ڕۆژوویت لە کاتی بەربانگا تەسەوڕەکەم نەتوانی ئەوە نەبخۆی بێ قیاسەکەشی ڕاگریت بۆی چکە ئەگەر بخۆی تەسەوڕەکەم ئیتر واقەڵەوە لە ناو خەڵکە کە پێیان وابێ بۆ نمونە و کەسانەی هوەرمەندن گۆرانی ئەڵێن ڕەنگە دوور بن لایەنە ئاینیەکە بە ڕۆژ و نابن ئەوە ئێوە بە ئاشکرا ئاڵی بن بە ڕۆژووە بن خەڵک پێ ناڵێت تۆ چۆن بە ڕۆژووەبی واللهی ئەوە ئەگەر بۆچنی خەڵکە ڕەنگە تێگەشتنی ئەو وابێت لەخر وەکو خۆتان وتان ینی بۆچوونی خەڵک هەریکە و بۆچوونێکی خۆی هەیە ینی ڕێیەکی خۆی هەیە من وەکو خۆم ڕۆژەگرتن لە لای من شتێکی زۆر خۆشە من متعیلی ئەەکەم یعنی هەستەکەم لەم مانگەیە من ئیسراحەت بە جەستە باە لە ڕووی هەموو شتێکەوە یعنی ئەگەر تو علمی طبیەشان باسکراوە کە مانگی ڕەمەزان هەر ڕۆژوگرتن شتێکی زۆر باشە بۆ مرۆڤ تۆ ئەگەر لەمسی ڕۆژەیە کە بە ڕۆژوە بیت کۆمەڵی شت لە شتە دوورە بێتەوە هەموو تەمان ئێمە هەموو ئەو خواردانێکە ئەیخۆین بەڕاستی لە جاتە ڕاستە ینی تێربوونێکە مرۆڤ هەموو کاتێک حەزی لە خواردنە بەڵام لەگەڵ ئەوەشە ینی زەهرێکە بۆ لەشی مرۆڤ پێویستە لە مانگەیە دوور بیتەوە لە خواردن تۆ 11 مانگ بەس خواردن نەخۆیت ئەم مانگەیە پێویستە ینی بەڕاستی تۆزە ئیسراحەت بە جەستەی ئینسان بێت بدرێت و دوورکەویتەوە لە کۆمەڵی مەسائلی خواردن و خواردنەوە و کۆمەڵی خواردنی چەور و ئەم شتانەیە من بەڕێی خۆم ئەوە زۆر شتێکی باشەوە کولانە تەندروستێکەش سوودی لێ وەرەگری کاتەکەمان لەگەڵ جەنابە بەرەو کۆتایی ئەڕوا گەر پامێکت هەبێت بۆ بینەرەکانێ بۆ کەسانەی کە بەرهەمەکەتە بینن کە خۆشببختانش ئەم شەو بۆ یەکەم جار بەرهەمەکەت لە ڕێی کوردستان 24ەوە بڵاوەوە سپاسی ئەوەی بەڕێزەکەم خۆشحاڵ بووم کە ئەم شەو میوانی بەرنامەکەتان بووم هیوادارم ئەم کارێکە ئەمڕۆ بڵاو لە ڕێ لە ڕێگای کەناڵەکەتانەوە بێتە جێگای خۆشی بۆ خەڵکی کوردستان بە تێک ڕاوی سپاس و هیوادارم بە دڵیان بێت و هیوادارم پێشوازێکی گەرم لەو کارە بکەن و هیوادارم بەردەوام بم کە کاری باشتر پێشکەش بکەم و سپاسانەکەم و خۆشحاڵ بوو زۆر سپاس بۆ ئامادەبوون بە هیوای کار و بەرهەمی زیاد زۆر سپاس لە مانگی ڕەمەزان ڕۆژوانان زیاتر لە هەر مانگێکی دیکە گرنگی بە خواردن ئەدەن هەرچەندە بە گوێرەی لیژنەی باڵای پلاندانانی وڵاتی مەغریب لە مانگی ڕەمەزاندا خەرجی هەر خێزانێکی ئاسایی بەڕێژەی لە 22% بۆ لە 35 بەرزە بێتەوە لە یەکێک لە شارەکانیش لە باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە لە مەغریب دروستکردنی خۆشترین شیرینی و کێکی ناوبانک هەیە و ئێوارانی ڕەمەزان بازاڕەکان جممەیان دێت پێکەوە چەند زانیارێکی گرنگ تایبەت بە ڕەمەزانی مەغریب وەردەگرن دەڵێن لە ڕەمەزاندا ڕۆژوان بە چاو دەخوا نەوەک بە گەدەی هەرچی دەبینێت دڵی بۆی دەچێت لە شاری فاس کە یەکێکە لە کۆنترین شارەکانی مەغریب جوانترین و بەتامترین شیرینی و خواردنەکان ڕازێنراونەتەوە بازاڕیش جممەی دێت لەگەڵ کڕیار ڕۆژ ڕۆژی فرۆشیار و دەستگێڕەکانە لە ڕەمەزاندا داواکاری زۆر هەیە سوپاس بخوا ئێمە شاگرتی زیاتر دەهێنین بۆ ئامادەکردنی کێک و شیرینەکان خەڵکی لە شارەکانی دیکەشەوە دێن بۆ ئێرە چونکە فاس زۆر بەناوبانگە بە دروستکردنی خۆشترین شیرینی و کێک بە گوێرەی لیژنەی باڵایی پلاندانانی مەغریب لە مانگی ڕەمەزاندا بە ڕێژەی لە 35 خواست لەسەر گۆشت زیاد دەکات
خواست لەسەر شیر و بەرهەمەکانی بە ڕێژەی لە ١47 و میوەش بە ڕێژەی لە ١٦٠ زیادی کردووە. واتە خەرجی هەر خێزانێکی ئاسایی بە ڕێژەی لە ١22 بۆ لە 135 زیاد دەکات. بالنسبة للأسعار كمقلي أسعار مرتفعة أسعار حالية مرتفعة نرخەکان زۆر بەرزن خوای یارمەتی هەموو لایەک بدات من باوچەی دوو منداڵم و سێمیشمان لە ڕێیە سەرەڕای ئەوەی لە مانگەدا خەرجی لە مانکان دیکە زۆر زیاترە ولكن واخا كتحس صراحة في هذا الشهر الكريم كتكون الميزانية ديالو مرتفعة على الشهور. تاکە شوێنێک کە لە ڕەمەزاندا بازاری خراپە جلوبەرگە بەڵام بازاری ئەمانیش لە دەڕۆژی کۆتایی ڕەمەزان دەبوژێتەوە. بازارمان ئێستا ئاساییە بەڵام لە ڕۆژانی کۆتایی ڕەمەزاندا بازارمان زۆر باش دەبێت چونکە خەڵکی خۆیان ئامادە دەکەن بۆ جەژن خەڵکی مەغریب زۆر حەزیان لە جلوبەرجی نەتەوەیی و ڕەنجی ئاڵ و واڵایە. نە هەڵاوسانی بازار نە بەرزی نرخەکان نەبوونەتە ڕێگر لە بەردەم ڕۆژوانانی مەغریب بۆ کڕینی پێداویستیەکانیان. هەموو کەسێک دەیەوێت خۆشترین پارو باتەوە سەر سفرەی بەربانگی خێزانەکەی. نەریمان هەورامین کوردستان 24. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامینەوە چینە تەوەرێکی دیکە کە ئەویش تەوەرێکی تەندروستیە. بە تایبەت باس لە مناڵانەکەین لە مانگی ڕەمەزاندا کاتێک بە ڕۆژووە بن ئەمە پرسیاری زۆربەی خەڵک و دایکان و باوکانە بە تایبەت کە ئایا مناڵەکانیان بە ڕۆژوو بێت ئاساییە یان لە چه تەمەنێک گونجاوە یان شێوازی دروست بۆی مناڵ بتوانێت بە ڕۆژوو بێت بە چ شێوەیە کە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر محەممەد حەسەن پزیشکی نەخۆشیەکانی منداڵان هەروەها پزیشک لە نەخۆشخانەی CMC. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێکەم چ تەمەنێک گونجاوە بۆی مناڵان بتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ زۆر سپاس بۆیەوە بۆ بینەران. تەمەنی منداڵی کاتێکی هەستیار و زۆر ناسکە پێویستە منداڵ بە شێوەیەکی جیا لە گەورەکان هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت. نابێ منداڵ وەکو گەورە سیر بکرێت و نابێ وا لێ بکرێت کە هەست بکرێت کە ئەو منداڵە زۆر ئارەزومەندە یان زەختێکی لێ بکرێت بۆی کە بە ڕۆژوو بێت. تەمەنێکی دیاری کراوە بۆ منداڵ بەڕاستی دەتوانین بڵێن لە سەروی 10 ساڵیەوە یان لە سەروی 12 ساڵیەوە تا ڕادەیەک لەوانەیە ڕێگە پێ بدرێت بۆ ئەوی کە بە ڕۆژوو بێت. بەڵام منداڵ لە خواروی تەمەن 10 ساڵی یان 12 ساڵی زۆر ئەستەمەکە بتوانێت ڕۆژێکی تەواو بە ڕۆژوو بێت. لەوانێ بتوانێت لە خوار 12 ساڵی یان لە خوار 10 ساڵی بە ڕۆژووبوونێک هەبێ وەکو ڕاهێنان بۆ ئەوەی کە بەرنامەی ئیسلام کە دایناوە کە گەورەکان بە ڕۆژوو بن لەوانێ بە هەمان شێوە دایکان و باوکان وا بکەن کە منداڵەکانیان هان بدرێن یان فێر بکرێن یان ڕاهێنانێکیان پێ بکرێت بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بن. بەڵام ئەو بە ڕۆژووبوونە کە لە خوار 12 ساڵیان خوار 10 ساڵیە دەبێت بە شێوەیەک بێت کە لەگەڵ جەستە و پێکهاتەی منداڵەکە بگونجێت. نابێ وا بێت کە منداڵەکە بەرگەی لاواز بێت یان توانای بەرگەگرتنی نەبێت. ئەگەر منداڵ حەزی لێبێ یان دایک باوک بیانەوێت دەبێ وا بکەن کە بە ڕۆژووبوونەکەی ماوەیەکی کاتی دیاریکراوە بێت. بۆ نمونە بەیانیان چەند کاتژمێرێک وا بکرێت کە منداڵەکە بە ڕۆژووە دوای ئەو چەند کاتژمێرە خواردنی پێ بدرێت دیسان فێر بکرێتەوە یان وا هەست پێ بکرێتەوە کە منداڵەکە بە ڕۆژووە چەند کاتژمێرێکی تر و دیسان پێ بشکێنرێت. باشە زۆر جار دکتۆر دایک و باوکە کاڵێ مناڵەکە ئەتوانێت تر بۆ بە ڕۆژوو نەبێ ئایا هەر مناڵێت توانای هەبوو کە ئەو هەموو کاتژمێرە هیچ خواردن و خواردنەوەیەک نەخوا ئاساییە بە ڕۆژوو بێت کاریگەری لەسەر جەستەی دروست ناکە؟ بەڵێ ئەو کاریگەریانی کە بەهۆی ڕۆژەوە لەسەر منداڵ دروست دەبێت چەند شتێکە. یەکەم لەوانە کە دروست دەبێت تەسیر دەکاتە سەر هۆش و هەستی منداڵ. دووەم تەسیر دەکاتە سەر جەستەی منداڵەکە. دوای ئەوە تەسیر دەکاتە سەر پێکهاتەی ڤیتامینات و مادەکانزایی و خوێیەکانی ناولەشی منداڵ. و جگە ئەو نیشانانەی لێ دەربکەوێت کە ڕوخسەت بدەیت. جگەلەوە کار دەکاتە سەر وشکبوونەوەی منداڵ.
لەوانەیە زۆر جار منداڵەکە بە شێوەیەکی ئاسایی بێت لە کاتی ڕۆژوگرتن و هەست پێ نەکرێت ڕاستەوخۆکە منداڵەکە کاریگەری لەسەر دروستبووە بەهۆی ڕۆژەوە یان لەبەرەوەی کە هەندێک دایک و باوک لەگەڵ ڕێزدا لەوانەیە وا بکەن کە بەهۆی ویست و حەزی خۆیان بۆ بە ڕۆژبوونی منداڵەکەیان وەکو هاندانێک لەوانەیە دیارەک یان هەدیەک پێشکەشی منداڵەکە بکەن بۆ ئەوەی کە منداڵەکە وا بکەن بە ڕۆژوو بێت ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە منداڵەکە ئەو کێشە و گرفتانێک کە بەهۆی ڕۆژەوە کە تووشی دەبێت لەوانەیە بیشارێتەوە لەبەرەوە کاریگەری خۆی دەبێت لەسەر منداڵەکە بۆیە پێویستە بەڕاستی دەبێت زۆر بە وریایی هەڵسوکەوت لەگەڵ ئەو کاتی بە ڕۆژبوونی منداڵ بکرێت دایک و باوک دەبێت زۆر بە وریاییەوە ئاگدار بێت هەر کاتێک کە هەر کێشەیەکی بچووک لە پێکاتەی لەشی منداڵ یان لە نیشانەکانی کێشە و گرفتی وەکو وشکبوونەوە یان بێتوانایی یان دابەزینی ڕێژەی شەکر یان هەر نیشانەیە کە لە منداڵ دەکەوێت پێویستە بە زووترین کات منداڵەکە ڕۆژەکەی پێ بشکێنرێت نابێت بە هیچ شێوەیەک منداڵ جەبری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بێت ماوەیەکی زۆر کە دەکاتە نزیکەی 12 بۆ 17 سەعات لە ڕۆژێکدا چونکە منداڵ پێکهاتەی لەشی وەکو گەورە نییە ئەندامەکانی لەشی توانای ئەو بەرگەگرتنە زۆران نییە بەتایبەت توانای بەرگەگرتنی وشکبوونەوە یان بێئاوی یان نەخواردنەوەی ئەو کاریگەریی ڕاستەوە خۆی دەبێت لەسەر لەشی هەروەها کە منداڵ بۆ ماوەیەکی دوور و درێژ بە ڕۆژوو بێت یان قەدەغە بکرێت لە خواردن و خواردنەوە دەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی شەکر لە ناو جسمی کەم ببێتەوە بەتایبەتی بۆ مێشک کە هەموو چالاکیەکانی لەش لە مێشکەوە سەرچاوە دەگرێت و هەروەها ئەو گلوکۆزە یان ئەو شەکرە بە هەمان شێوە ئاراستە ناکرێت بۆ ماسوولکەکانی لەشی منداڵەکە کەواتە بەرگەگرتنی منداڵەکە زۆر لاواز دەبێت لەوانەیە نیشانەکانی ڕاستەوخۆ دەرنەکەوێت یان هەستی پێ نەکرێت بەهۆی ئەوەی کە منداڵەکە بیشارێتەوە لەبەرەوە نابێت بە هیچ شێوەیەک منداڵ وا لێ بکرێت کە حەماسەتێک یان ویستیشی زۆر بەهێزی هەبێ بۆ ئەوی کە بە ڕۆژوو بێت چونکە لەوانەیە کاریگەریشی زۆر خراپی لەسەر لەشی منداڵەکە دروست بکات هەندێک لێکۆڵنەوە کە کراوە لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت لە هۆڵندا لێکۆڵنەوەی کراوە لەو منداڵانەی کە مسلمانن یان لەوانەی کە بە ڕۆژوو دەبن لەگەڵ ئەوانەی کە بە ڕۆژوو نابن بەتایبەت لە کاتی تاقیکردنەوەکانی ساڵانەی قوتابخانەدا دەرکەوتە ئەو منداڵانەی کە بە ڕۆژوونیان ئەو منداڵانەی کە توانای جستەیان بەهۆی نەخواردنەوە لاواز بووە ڕێژەی هەست و هۆش و ویستیان لاوااسترە لەوانەی کە لە کاتی تاقیکردنەوەکاندا خۆیان قەدەغا نەکردووە لە خواردن و خواردنەوە بەڵێ دکتۆر پرسیارێکی تر هەر پەیوەندی بە مناڵەوە هەیە بەڵام لە قۆناغێکی بچووکتر کاتێک کە شیری دایکی ئەخوا ئەگەر دایکێک بە ڕۆژوو بێ هیچ کاریگەریەک لەسەر شیر یان خواردنی ئەو منداڵە دروست دەکات بەڵێ شیردان تاوەکو 2 ساڵی شتێکی زۆر پێویستە بەتایبەت لە لای دایکانەوە ئەگەر دایک بۆ ماوەی 2 ساڵ بتوانێت شیرێکی خۆی بەتەنیا بداتە منداڵ سوودێکی ئەجگار زۆری هەیە لە ڕووی بەهێزکردنی بەرگری لەشی منداڵ لە ڕووی پێکهاتەی بەهێزکردنی پێکهاتەکانی ناولەشی و زۆربەی شتەکان کە بەرگری لەشی منداڵ دژی نەخۆشی درێژخانەکانی دواڕۆژ و کۆمەڵێک شت کە لە شیری دایک بەسوودە بۆ منداڵ زۆر گرنگە لەو کاتەدا بەتایبەت لە 6 مانگی یەکەمی شیردانی دایک چونکە دەتوانرێ منداڵەکە بەتەنیا شیری دایکی پێ بدرێ لەو کاتەدا دایکەکە زۆر هەستیارە پێویستە ئەو شیرەکە دەدرێ بە منداڵ شیرێک بێ سوودی هەبێ بۆ منداڵەکە ئەو بنەمانەی کە تێیداهاتی و دایکەکە سوودی پێدەگەێنێت بەو شێوەیە بیداتە منداڵ نەک بە شێوەیەک بێت وەک بڵێ هەر لە کۆڵخۆکردنەوە بێت یان هەر بە جۆرێک بێت شیرەکە بدا بە منداڵەکەی و بەڵام ئەو بناغانەی یان ئەو بنەمانێک کە پێویستە و سوود لە شیرەکە دەبینێت تێیدا نەبێت بۆیە پێویستە دایک بەڕاستی زۆر بە وریایەوە مامەڵەوە هەڵسوکەوت لەگەڵ ئەو کاتە حەساس و ناسکەدا بکات کە شیردا بە منداڵ دەتوانێت هەم لە ڕێگەی ئاینیشەوە ڕێگەی پێدراوە هەر دایکێک کە شیر بدا بە منداڵ بزانێت کاریگەری لەسەر لاشەی دایکەکە دروست دەبێت یان مەترسی لەسەر منداڵەکە دروست دەبێت پێویستە لەسەری بە ڕۆژوو نەبێت ینی ئەوە ڕێگە پێدراوە لە بەرنامەی ئیسلام تۆ کاتێک کە بۆ خوا بە ڕۆژوو دەبی بەس منداڵێکت لە بندەستدا ئەو منداڵە لە ماوەیە لەوانەیە 6 مانگی یەکەمی تەمەنی گەورەترین بناغی دواڕۆژی ژیانی چەند ساڵی دابنێت تو لەو ماوەیەدا بەهۆی بە ڕۆژبوونێک کە تەسیر و کاریگەری بکاتە سەر منداڵەکە بێگومان تەنیا لە کاتی کێشەیان هەر ئەگەر بە ڕۆژوو نەبێت باشترە خۆی ئەوە دەکەوێتە سەر بەرگری لەشی دایکەکە یان پێکهاتی لەشی دایکەکە لەوانەیە هەندێک دایک هەبێ توانای بەرگەگرتنی هەبێت لەوانەیە هەندێک دایک هەبێ بتوانێت کە
خۆی ڕابێنێت لەگەڵ ئەو بارودۆخی کە شیردان و مانجی ڕەمەزان تێدا هەیە بەس بە شێوەیەکی گشتی بەڕاستی دەبێت هاوسەنجێک ڕابگرێت لە نێوانی شیردان لە نێوانی تەندروستی گشتی منداڵەکە و لە نێوانی تەندروستی خۆی نابێ شتێکی وا بکات بۆ ئەوەی کە تەنیا ڕۆژوەکە بگرێت یان بۆ ئەوەی کە ڕەمەزانەکەی لە دەست نەچێت کاریگەری سلبی و خراپ بکاتە سەر منداڵەکە. باشە باسی جۆرێکی تر لە با بڵێن ئەو گرفتانە بکەین هەندێک جار لە بەرەوەی دایکەکە بە ڕۆژوە مناڵەکەش ئیتر جیاوازی نیوەکوایە بە ڕۆژوو بێت لە بەرەوەی دایکەکە تا کاتێکی درەنگ ئەخەوێت و مناڵەکەش هیچ خواردنێک ناخوات یان خواردن ئامادە ناکرێت لەوانەیە هەر شتێکی ئاسایی بخوات ئەمە چەند کاریگەری لەسەر تەندروستی و مناڵە دروست دەکات. بەڵێ منداڵ هەروەکو کە باسکەین لەبەر ئەوەی جیاوازە لە گەورە هەر خۆراکێک کە دەیخوات یان هەر وزەیە کە بەکاردێنێ هەمووی بۆ گەشەکردنی پێویستە بە تایبەت سەرەتای ژیانی منداڵی لە تەمەنی سەرەتاییەوە تاوەکو دەگاتە 3 ساڵی یەکەم بە شێوەیەکی گشتی و ڕاستەوخۆ پەیوەندی بە خۆراکەوە هەیە هەر گەشەکردنێک هەر بەرەو پێشچوونێک لە گەشەی منداڵ لە مێشکی منداڵ لە وزە و توانای منداڵ هەمووی ڕاستەوخۆ پەیوەستە بە خۆراکەوە لەبەر ئەوە پێویستە بە تایبەت دایکان و باوکان و زیاتر دایک زۆر وریابن و زۆر ئاگاداری خۆراکی منداڵەکانیان بن ئەوە تێبینی کراوە دایکان و باوکان بە تایبەتی لە ڕەمەزاندا بەهۆی ئەوەی کە ڕۆژانە درەنگ هەڵدەستن لەوانەیە منداڵەکە خۆراکی ژەمی بەیانی لەدەست بدات کە ژەمێکی ئەجگار زۆر گرنگ و هەستیارە بۆ منداڵ و بۆ گەشەکردنی منداڵ یان نیوەڕۆیان لەبەرەوەی کە خواردن ئامادە ناکرێت بۆ خێزانیان بۆ خانەوادە لەوانەیە بە هەمان شێوە منداڵەکە فرامۆش بکرێ یان منداڵەکە بایەخیش ئەو توی پێ نەدرێ یان هەست بەوە نەکرێت کە پێویستی بە خۆراکە هەروە بە شێوەیەکی ئاسایی و سادە سیر بکرێت لەبەر ئەوە ماوەی مانجێک ئێزگار زۆر زۆرە تو تەندروستی منداڵێک بەهۆی بە ڕۆژبوونی خۆتەوە بخێ مەترسیەوە لەوانەیە کە نەکەوێتە مەترسیەوە بەس لەوانەیە کاریگەریی خراپی لەسەر هەبێ لەبەر ئەوە پێویستە دایکان و باوکان بەڕاستی لە ڕەمەزاندا بە هیچ شێوەیەک ئەو خاڵان لەبیر نەچێت کە فەرامۆشی خۆراکی منداڵەکانیان نەکەن خۆراکی منداڵ ئەجگار زۆر گرنگە و دەبێت وا هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت کە پەیوەندی بە ڕەمەزان و پێش ڕەمەزان و باشە خۆی بە شێوەیەکی گشتی منداڵ پێویستە ڕابهێنرێ لەسەر جۆرەها خۆراک تەنانەت تەمەنی منداڵی بە جۆرێکە خۆراک لە ساڵێک بۆ ساڵێکی تر لەوانەیە جیاواز بێت بەپێی ئەو لێکۆڵنەوانەی کە کراوە پێویستە منداڵان وا لێ بکرێ پیشانیان بدرێ لە تەمەنێکدا حەزی لە چ خۆراکێکە چ خواردنێک حەز دەکا یان چ شتێکی دەوێت ئەوەی پیشان بدرێ هەان بدرێ بۆ ئەوەی کە بیخوات یان وا لێ بکرێت بۆ نمونە کە لە تەمەنێکی تر جۆرە خۆراکێکی تری پیشان بدرێت جۆرە هامیوە چ میوەیەک هەیە منداڵ حەزی لێ دەکات پێویستە دایک و باوک بیخاتە بەردەمی و پیشانی بدا و هانی بدا بۆ ئەوی کە ئەو جۆرە میوەیە بخوات لەوانەیە هەندێک جار هەبێت بۆ ئەوەی کە منداڵەکە وا لێ بکرێت کە باوکەکە هەستکات کە خۆشەویستیەک هەیە بۆ ئەوەی کە ئەو خواردنە بخوات لەوانەیە شێوە زۆرکردنێکی ئاسایش لە منداڵەکە دروست ببێت بۆی کە دایک و باوک وا بکات کە منداڵەکە ئەو خۆراکە بخوات خۆراکی تر کە دەوڵەمەندە بە جۆرەها پرۆتین کاربۆهیدرات یان مادەکانی کانزایی ئەوانە هەموو پێویستە بۆ منداڵ پێشکەش بکرێ و بدرێ بە منداڵ بە شێوەیەکی جۆراوجۆر و بە شێوەیەکی وە کە ڕۆژانە بۆ نمونە تەنیا لە ماوەی ڕۆژێک یان 2 ڕۆژ خۆراکەکانی جیاواز بکرێتەوە نابێتەنە یەک جۆرە خۆراک بدرێ بە منداڵ یان بۆ نمونە لە ماوەیەکی دیاریکراوی چەند ڕۆژێک لە هەفتەدا یان چەند هەفتەیەک لە مانجێکدا تەنها لەسەر چەند خۆراکێک بڕات پێویستە جۆرەکانی خۆراک منداڵەکە جۆرا و جۆر بێت بۆ نمونە ئەو بەروبوومانێک کە دەوڵەمەندن بە مادەی کالیسیۆم یان بە مادەی ڤیتامینات لە بەروبوومی سیپایی یان بەروبوومی هێلکە یان بەروبوومی گۆشت و جۆرە مادەکانی تر ئەوانەی کە پێویستن بە شێوەیەکی وا کە ئامادە دەکرێن بە تایبەت لە ماڵەوە جیا لەو خۆراکانی کە لە دەرەوەن یان ئەوانەی کە لە ناو قوتون یان ئەوانەی کە بەسترا و حازرکراون ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن بەو مادانە بە شێوەیەکی فرێش حازر دەکرێت ئەوانە بۆ منداڵەکە سوودی هەیە بۆەوەی کە منداڵەکە زیاتر گەشەیەکی تەندروستی پێ بکات. دکتۆر باسی گۆڕانکاریەکی تری مانگی ڕەمەزان بکەین کاتی خەوە. مناڵەکان زۆربەی تا کاتێکی درەنگ لەگەڵ دایک و باوکیان ئەمێننەوە و ڕەنگە هەر سیستمی ژیانیان وەکو هی دایک و باوکیانی لێبێت. ئایا ئەوەش بە هەمان شێوەی خواردن کاریگەری هەیە کە کاتی خۆ گۆڕانکاری بەسەردا بێیان بکەوێتە زیاتر لە کاتی ڕۆژدا خەوەکەیان؟ بەڵێ خەو هیچی کەمتر نییە لە خۆراک
بۆ سوودی تەندروستی منداڵ. خەو یەکێک لەو شتە گرنگانەیە کە پێویستە بەرنمەیەکی زۆر تۆکمە و تایبەتی بۆ دابدرێت چونکە خەو وەکو شەحنێک وایە بۆ مێشک و چالاکی و جەستەی منداڵ بە تێکڕایی. پێویستە خەوی منداڵ بە شێوەیەک بێت هیچ شتێکی وە ڕێگر نەبێت کە کاریگەری بکاتە سەر مێشک و سەرجەستەی منداڵەکە. دەبێت ئەو خەوەی کە منداڵ دەیکات بە جۆرێک بێت هیچ بەهۆی ڕەمەزانەوە یان بەهۆی نەخەوتنی دایک و باوکەوە یان بەهۆی پەرشیەوە یان بەهۆی شتیچکەوە نابێت دەستکاری بکرێت. چونکە ماوەی مانجێ ئەگەر منداڵەکە بۆ نمونە وەکو دایک و باوکی لێبێت لەوانەیە دوای ڕەمەزانیش مانگێک دوو مانجی بوێت تاوەکو دێتەوە سەرخۆی. لەبەرەوە پێویستە بەڕاستی دایک و باوک کە بۆ خۆشیان ناخەون ئەو کاتێککە بۆ منداڵ دانراوە بە تایبەت لە ئێواران سەر لە ئێوارانەوە تاوەکو بکرێت کە منداڵ زوو بنوێ کاتژمێر هەشت حەوت بۆنەوە دەتوانین بڵین لەو کاتەوە منداڵ زۆر گرنگە کە بخەوێت تاوەکو بەیانی. دکتۆر ئێمە دێنە سەر گرنگیەکەی بۆچی گرنگە لەو کاتە بخەوێت چونکەوە قسەی زۆر لەسەرە کە هەندێک هەڵێن با درەنگ بخەوێ با زوو بخەوێ بەڵام لە زۆربەی وڵاتان وایە کە سیستمی خەو بۆ مناڵ دیاری کراوە. قسەی زیاتری لەسەرەکەنیشی لای پامنێرمان زەردەشت حەمێ لە هەولێرەوە لەگەڵمانە. لە هەولێر بەشێک لە چێشتخانەکان لە مانگی ڕەمەزان بۆ خواردنی پارشێ و جۆری خواردنی تایبەت ئامادەکەن. زەردەشتم کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەو خواردنانە چییە و چەندە خواستی ئەو خەڵکانەی لەسەرە کە سەردانی ئەو چێشتخانانەکەن. بله دم باش سارا دم باش بو میوانه تجی بگومان دمها روجه دا پرانیا خواردنگهان دما پاشی ودا نه گرتن تایبەت نه از یک جوان خواردنگهن لناو هەولێرە پایتەختم کو وەکو هەگەر هەفکارێ من دگەل من ئالیکار بێ ئەزێ وەرم کو gelek genç kes li ver ketên taybet genç divê demede tên ew gencên ku bê malbat li ver ketên paşî vê dixwin nimûne verkê hindek gencên rojava hene tên ji xwe re verkê kom dibin paşî vê li nav xwaردنgehan dixwin ez ê derbasî cem hindek genjan bim gelo ew genç ka gencên rojavayê Kurdistanê li Hewlêrê çawa rojiya xwe digirin çawa paşî vê dixwin bêguman hindek dem maye ku dest bi paşî vê bêkirin ez ê destpêkê derbasî cem gencekî rojava bim hûn wekû gencên rojava dema paşî vê de suora da vê meha rojiyê hûn çawa dinirxînin çawa paşîva xwe diqedînin. Wele bixêr hatina wetkim li vê derê destpêkê de cem li vê derê metamê de dîzaynek û sîstemekî Dîmeşqiyê kevin et bajarek Kurdî de wekil Hewlêrê gelek gencê xelkê Rojavayê Kurdistanê taybetî xelkê ku Şamê hatine aware bîne hatine Hewlêrê bilîdafeş xelkê Iraqî re û xelkê Hewlêrê taybet jî têne vê de cem me em paşîva xwe diqedînin bi hev re bi rengekî civakî xweş. سارا دما کو ازاتمی ور مدیت اف گنجی و کو گنجی کی روجاوا کو بخوا افسره جار کی خواتی از جب پرسم کا جداهیا پاشی ول ارک و لور چاوه دم باش ترا تگواز کو افسره کی پیشمرگین روجاوا تو هاتی هولره جداهیا پاشی و الواجب و لور چه جداهی هه ت جداهی زیاده تر نینه اگر به درجه ام حواله خو بروانی شردا ام حمی گل هفته چه پاشی ویدو چه سر فطوران دو بیم گل هفت خون و امتن و درجه هر حوال منه برادر منه خزمو و کسی منه امتن گل هفت دو خون و انشالله هیویا مجی سالیته پیشمرگی روجاوا هم بزیون روجاوای کردستان هم هر کس سر باجار خدا و در که پاجیوی خو فطور هم گل هفت کن از باورم تاجی تا گفت اجدیری که ما و کو گنج اجدیری که مالبات تل کره ایسال روجی بتا چاوایه والله مالبات هم حمل سورينا وامج الفيدرنا الحمد لله مرتاحين وباشي باخذ خوان وزبون الحمد لله معمل زحف الفيدرنا سباس بله سارا اف یک نمونهن پاشیوا گنجن روجاوای کردستان لباشور بو از ودگر مجمته زەردەشت حەمێ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دکتۆر بینەوە لای پرسیارەکە کە تایبەت بوو بە خەوی منداڵان. ئەو کاتی کە دیاری کراوە بۆ نمونە و کۆمەژت بۆ کرد کە لە کاتژمێر هەشت نۆ بخەوێ بۆچی لەو کاتە ئەبەر بخەوێت. بەڵێ خۆی کاتژمێرەکانی خەو بۆ منداڵ زۆر گرنگە لە ماوەی 24 کاتژمێر چەند دەخەوێت ئەو بە پێی تەمەن دەگۆڕێت لە تەمەنی سەرەتای منداڵی نزیکەی 16 کاتژمێر بۆ 20 کاتژمێری پێویستە کە بخەوێت لە ماوەی 24 کاتژمێردا دواتر کەم دەبێتەوە ڕێژەکەی بۆ نزیکەی 14 کاتژمێر تاوەکو دەگاتە 10 کاتژمێر
و دەگاتە 12 کاتژمێر. بە شێوەیەش گشتی منداڵ بۆ ئەوە گرنگە کە کاتژمێرەکانی خۆی تەواو بکات لە نووسن. ئەوە زۆر گرنگە. دوای ئەوە کە ئەگەر منداڵ بۆ نمونە کاتی تەمەنی وایە کە 10 کاتژمێر دەخەوێت یان 12 کاتژمێر دەخەوێت، لەو کاتەدا ئایا گرنگی چییە کە لە کاتژمێر هەشتی ئێوارەوە تاواکو ئەو کاتە دەخەوێت؟ بەپێی زۆربەی لێکۆڵینەوەکان لێکۆڵینەوە زانستیەکان کە لەسەر خەو کراوە وەلەو تاواکو ئێستا شێوەیەکی 100% نییە، بڵێن بە شێوەیەکی 100% هۆکارەکەی ئەوەیە، بەڵام ئەو کاتیان داناوە ئەو کاتە کە سوودێکی ئەجگار زۆرتری هەیە. بە لێکۆڵنەوەی ئەوەی ئایا ئەگەر کەسێک لە کاتێکی تر بخەوێت جیا لەو کاتێک کە شەوان دەخەوێت لە زوو بۆچی ئاوایە خەوەکە تا ڕادەیەک بەڕاستی دەتوانین بڵێن بە نەزانراوی ماوەتەوە، چونکە 100% نییە، بەس بە شێوەیەکی گشتی کە لێکۆڵنەوەکان کراوە دەرکەوتووە ئەو کاتێک کە هەیە لە کاتژمێر هەشتەوە یان لە کاتژمێر حوتەوە تاوەکو بەیانی سوودی خەوتنەکە ئێجگار زۆرە، چونکە وەکو هەندێک کەلایەن ڕوونکراوەتەوە لەبەر ئەوەی شەوە کاتێکی ئارامە جەستەی مرۆڤ دەکەوێتە خەوێکی قوڵەوە، جۆرەکانی خەوی قوڵ و تێرخەوبوونی جەستە و تەواو گەشەکردن ینی لە کارکەوتنی مێشک بەهۆی نووسنەوە. بەڵام مرۆڤی گەورەش هەروایە و کاتێک کە لە ڕۆژ ئەخەوێت قەرەبوو ناکرێتەوە بۆی کە شەو بێگومان هەروایە، بەس ئەوەندەیە کاتژمێرەکانی خەوی مرۆڤی گەورە کەمترە لە کاتژمێرەکانی خەوی منداڵ لەوانەیە پێویستی بۆیە کە 12 کاتژمێر بخەوێت، بەڵام گەورە پێویستی بۆیە بۆ نمونە زۆر جا لەناو خەڵک جۆمان لێ بێڵێن هۆرمۆنێکەیە تەنیا لەو کاتە لە کاتی خەودا و هۆرمۆنە دەرئەدرێت لەسەر گەشەی مناڵێ ئەو هۆرمۆنە ئەوەیە کە کاتێککە بۆ نمونە دەخەوی وا باشە کە گوڵۆ بکوژێنرێتەوە، وا باشە دەنگە و ژاوەژاو نەبێ، وا باشە هیچ ئامێرێکی ئەلکترۆنی وەکو مۆبایل تەلەڤیزیۆن هیچ شتێکتر نەبێت بۆ ئەوەی کە ئەو هۆرمۆنی کە لە مێشکەوە دەردەدرێت تەواو جەستەی مرۆڤ خاو دەکاتەوە، وا دەکات هەرچی چالاکی و هەرچی ئازاتی مێشکە بۆ جەستە ڕابگیرێت بۆی کە خەوێکی قوڵ بە مرۆڤ ببەخشێت، چونکە خەوتاوەکە قوڵتر بێت زیاتر ئارامی بە جەستە و بە چالەشەکانی مێشک دەدات بۆ ئەوی کە وا بکات مرۆڤ لە کاتی بە ئاگابوون چالاکیەکانی بەهێزتر بێت و گەشەی باشتر بێ و بەتواناتر بێت. دکتۆر جارێکی تر بێمەوە سەر خواردن ئاماژەت بۆ کرد کە لە سەروی تەمەنی 12 ساڵی گونجاوە بۆ بەڕۆژوو بوون. هەر منداڵێک تەمەنی 12 ساڵی تێپەڕ کرد بە ڕۆژوو بێت ئاساییە؟ لەوانێت دایک و باوک جێی لێمێ بڵێ ئەوە دکتۆر ئاڵێ 12 ساڵی تاواکرەوێ بە ڕۆژ بێت. ئێمە لێرە بەڕاستی وەکو گوتمان بەرنامەی ئیسلام لەبەرەوەی بەرنامەی ئیسلامە هەندێک جار پێویستی بەوەیە کە مامۆستایەکی ئاینی قسە لەو حاڵەتە بکات، ئایا پێویستە لەسەری یان پێویستنی لەسەری ئەوە پێم خۆشە بڕیار لە مامۆستانی ئاینیەوە بەستم لە ڕۆجەسەیەکە لە ڕووی توانای ئەو مناڵەوە مەرجە هەموو مناڵێک ئەو توانایی هەبێت کە لە ڕووی ئاینیەکەوە بینەوە دەرەوە و باسی لاەنە پزیشکیەکە بکەین. مەرج نییە هەموو منداڵێکە لە سەری 12 ساڵیەوە بێت کە وەکو ئاین پێویست نەکراوە لە سەری بە ڕۆژوو بێت، بەتایبەت ئەو منداڵانەی کە توانای بەرگەگرتنیان لاوازە، ئەو منداڵانەی کە نەخۆشییان هەیە، نەخۆشی چیکاتی یان نەخۆشیێکی درێژخایان، بۆ نمونە ئەو منداڵانەی کە نەخۆشی شەکریان هەیە بەتایبەت کە جۆری یەکەمی شەکرەیە، یان ئەو منداڵانەی کە نەخۆشیێکی تری درێژخایانیان هەیە لە جۆرەکانی نەخۆشی خوێن یان جۆرە نەخۆشیەکانی تری پەنکریاس یان هەر جۆرە نەخۆشیەکە لە جەستان هەیە و ماوەیەکی درێژ دەخانێ، ئەوانە بە هیچ شێوەیەک نابێ بە ڕۆژوو بن. بەس ئەو منداڵانەی ئەگەر توانای بەرگەگرتنیان باشە بۆ نمونە لە 12 ساڵیەوە تاوەکو 15 ساڵی کە لەو ماوەیە تا ڕادەیەک دەتوانین بڵێن لەوانەیە جەستەی منداڵەکە بەرگە بگرێت، پێویستە کە تاقیکردنەوەی بۆ بکرێت، بۆ نمونە ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ بەسەرێکەوە بە ڕۆژوو ببێت. ئەگەر تێبینی کرا کە منداڵەکە کێشەی نییە، هیچ گرفتێکی تەندروستی بۆ دروست نابێ و خۆشی ئارەزوومەندە، دایک و باوکەکەش بە هەمان شێوە هانی دەدەن، ئەوە ڕێگە پێدراوە کە منداڵەکە بە ڕۆژوو بێ. بەڵام لە کاتێکدا کە هەر کێشەیەک یان هەر گرفتێک کە لە جەستەی منداڵەکە یان لە هەست و هۆشتی منداڵەکە یان نیشانەیەشی نەخۆشی یان لاوازبوون یان وشک بوون لە منداڵەکە دەرکەوێت، پێویستە ڕۆژوەکەی درێژەی پێنەدرێ و پێ بشکێنرێت. باشە ئەو مناڵی کە توانێت بە ڕۆژوو بێ ئەو خواردنی کە ئەی خوارد لە کاتی بەربانگ لە کاتی پارشێ و ئاسایی وەکو هەر کەسێکی گەورە ئەگەر تەمەنی 12 ساڵیشی تیاپەڕ دەتوانین بڵێن وەکو کەسێکی ئاسایی دەتوانێت هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت، بەڵام پێویستە خۆراکەکەی بە شێوەیەکی وردە بێت، نەوەکووە
جۆرە خۆراکێک بێت زۆر بە خێرایی بخوات بۆ نمونەیان زۆر خواردن بخوات ئەوەندەی کە بە ڕۆژوو نەبووە ئێوارەکە پڕی بکاتەوە تەنها بۆەوەی کە تێر بێت پێویستە ئەو خۆراکانەی کە دەیخوات بە جۆرێک بێت کە سوودی هەبێ بۆ لەش چونکە لەوانەیە هەندێک جار جۆرە خۆراکێک کە دەخوات بەهۆی ئەوەی کە بەسەرێکەوە خواردنەکە دەخوات یان بە ماوەیەکی کەم دەیخوات یان بۆ ئەوەیە کە خێرا گەدەی پڕ ببێت ئەوە کاریگەری خراپی لەسەر دکتۆر کاتمان نەماوەگەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە مناڵانەی کە کێشیان زۆرە قەڵەوە نەتوانن وەکو گەورەکان سوود لە مانگە وەربگرن خواردنی کەمتر بخۆن لەوانەیە بەس بەو مەرجەی کار نەکاتە سەر تەندروستیان چونکە منداڵ ئەگەر قەڵەو بێت پێویستە کە سیستەمێکی بۆ دابدرێت بەو سیستەمەوە بڕوات لەسەری لەبەرەوەی منداڵ وەکو گەورە نییە پێویستی بە گەشەکردن هەیە بەردەوام لەبەرەوە پێویستە ئەگەر قەڵەو بێت سیستەمێکی بۆ دابدرێت لەسەر ئەو سیستەمە بڕوات بۆ ئەوەی کە کاریگەری خراپ لەسەر جەستەی منداڵەکە و گەشەکردنی منداڵەکە دروست نکات. بەڵێ دکتۆر محەممەد حەسەن پزیشکی نەخۆشیەکانی منداڵان هەروەها پزیشکدا نەخۆشخانەی CMC زۆر سپاس بۆ ئامادە زۆر سپاس بۆ کاروان ڕەحمان لە شەقامی مەولەوی لەگەڵ چەند کلیلساز و دوکاندارێک قسەی کردووە کە ئاخۆ بۆچی بازارکردن لە کاتی شەو جگە لە مانگی ڕەمەزان نابێتە کللتور هاوکات هاوکاری گرانبوونی هۆکاری گرانبوونی بەشێک لە کاڵاکان بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانەوە دەخاتەوە. بەڵێ سڵاو لێوە سڵاو لا بینێرانی کوردستان 24 بنەم شەو لە شەقامی مەولەویم لە ناو بازاری شاری سلێمانی لەسەر ئەم ڕاستە شەقامە چەندین دوکان کە شمەک و پێداویستی جۆرە جۆر دەفرۆشن هەن بەڵام ئەوەی کام شەو منەمەوێت باسی بکەم لێرە ئەوش دیاردەی بازارکردنە لە شەوە لە شاری سلێمانی تەنها چەند شەوێک پێش جەژنی ڕەمەزان و پێش جەژنی قوربان دوکان و بازارەکان هەندێکی ئەویش هەمووینا ئەکرێنەوە فرۆشیاران و دەستگیرەکان شتی خۆیان دانێن و خەڵکانێک دێنە ناو بازار بەشەوە بازارەکان منەمەوێت بپرسم بۆچی بە شەو بازارکردن نابێتە کللتوریشی بەردەوام بۆچی دوکانەکان ناکرێنەوە ئەم هۆکارانە لە یەکێک لەو دوکاندار و فرۆشیارانە ئەپرسم کە ئێستا لەم دوکانەیە کاک ڕزگار سڵاو لێبێ کاتت باش ئەمەوێ بپرسم زۆر سپاس بۆ جەنابێت بۆچی بازارکردن لە شاری سلێمانی بەشەوە نابێتە مۆدلێک نابێتە کللتورێک ناچەسپێ خەڵک بێت بە وەک ڕۆژ چۆشتی دەسەکە لە شەوی شەبێشتەکانی دەست بخە لە بازارڕا و لە دوکانەکان بیکڕێ بەڵێ پێشەکی بەخێراتنی ئەوەی بەڕێزەکەم زۆر بەخێمە سەر چاوم سلێمانی هەر لە کۆنەوە کللتوری وە بۆ بە شەوانە هەم بازارکردن و هەم ئیشکردن زەحمەتە زۆر هەر خەڵکەکەی وا ڕاهات و دیارە ژەگەڕێتەوە بۆ کاتی زمانی ڕژێمی بەعس خەڵک هەروە فێروە بە بەیانی تا ئێوارە ئیش بکات لەو بەشەوان خەڵک نیتوانێت بێتە دەرەوە ئیتر ئەو کللتورە تا ئێستاش هەر بەردەوامە ئێستا ئێمە چەند کاتژمێکی کەممان ماوە نزیکین لە پاشێو باوا بڵین ئەکرێ خەڵکانێک بێن بۆ پێی خەڵکێکی زۆر بە ڕۆژوە یان گەرمە بەشەوە بێن شتەکانیان دەستپاندوە ئەو کەسیش بۆنە جەناب دوکانداری شاگردی بخێتە سەر دوکانەکەت ئەوش سوودێکی لێ ببینێ بۆ ناکرێت ئەمە پێشنیاز بکەین بڵین با لە مودەوەی لێ بێت خۆ شتێکی باشە زۆریش باشە بەشەوان چکە ئەم شارێکی بینی کۆمەڵە خەڵکی زۆری تایە ئەگەر ڕۆژانە ئەوەی کێتە بازار زۆری ژێ بەشی شەوان کە خەڵک بێتە بازار بەڵام وەکۆی دوکاندارەکان وا فێر بوون ڕاهاتون کە دوکان نەکەنەوە ئەینا بۆ ئیشی شەوانە من هەمە دراوسێکم هەیبێ ئەودیو هەیبێ هەم خۆشتر هەبێ هەم قەرەباڵختێ بڕواگە لە ڕۆژیش باشترە ئێستا لە پشتی منۆ دەرەکەوت دوکانێکی زۆر هەمووی داخراون جەناب تەبینم دوکانێکی سەرسەتی دیکە لەولا دوکانێکی مۆبایل لەولاتر ئەمانە بەردەوام دوکانتان کراوێ من وەکو خۆم بڵێ بەردەوام ئەوە نزیکی 4 ساڵ 5 ساڵە بێت بەردەوام تا 12 شەو دوکانم کراوەیە و لەخوا بە زیابێ خەڵکێکی زۆر مشترێکی زۆر کە بە سیارەی خۆی یعنی باوەڕکە دوکانم نەبوو بێت بە سۆدفە جاری وا هەبووە تەلەفۆنم بۆ کراوەکە کە بۆ دوکانە نێشتمانەوێ یانێکی دیکە دراوسەکانی تۆش نیکەنەوە کە نزیکە بین لە جەژن بۆ نمونە دوای دەڕۆژیکە ینی بەڵێ نزیکی جێژ نیکەنەوە بەڵام خۆش نییە ینی تۆ سەیرەکەی ئەم ڕمانگی ڕەمەزانە داخراوە بەڵام دەڕۆژی ئاخیر دوکان دەڕۆژی ئاخیریش نا 5 ئاخیر هەمووشی نایکاتەوە ئەو کاتە ژوەرە ناو بازارەکە زۆربەی هەر نییە جارێ ناو باز ئەمە سنتەرەکە کە ڕەنگە بەشێکی بۆ هیلاکی ڕۆژ بگەڕێتەوە دوکاندارەکە دایەخا و ڕاتەوەی ساحەتی خۆیەکە کاک ڕزگار بەدەر لەم بابەتە ئەگەر کاکزانەش هاوکار بێ ئەم فەسەقی لای تۆ بینم بە 18,000 ئەوتریان 20,000 دینار پێشتر ئەوەی منم بینی 16,000 نووسرا بوو بۆچی گران بووە لە ناکاو هۆکار چییە؟ ڕاستەکە ئێمە خۆمان لەناو ئیشەکەیان لەوانەیە مثل لەگەڵ پارە ئەم فەسەقە کە 20 نووسراوە 16 بووە بگرە 15 بووە ئەم ساڵ کە خەڵکیەکێ دۆ لە پارۆشتی نەکرۆڵە بۆ بە 20
یعنی ئەگەر دیقەت بی لە وڵاتی ئێرانە حەسارێکی زۆر لەسەر ئەو وڵاتەیە ئەویش چی ئەکات مەزبورە ئەو فستەقە ئەی خاتە سەری حەسارە تازی کە ئەخرێتە سەر ئێران هەر یەکسەر کاریگەری هەبوو طبعا لەو کادۆکە ئەو تازە خراوە دەسەری تەنی 20 وەرەقەوە 20 وەرەقە چۆ دەسەر ئەویش ئێستا ینی لەوانێت زۆر شتیش نەگۆڕابێ هەر وەز بێ کۆنی خۆیان بێ بەڵام ئەوان وا لێک ئێنەوەڵێن ئێمە بۆ پارە زۆرە نەوێ بۆ ئێمە پارەکەمان دابەزیوە تۆ لە سەرچاوە بەگرانی کڕی من لە سەرچاوە بەگرانی کڕمەژینە دوکاندارەکان شەروە بە نرخیان زیاد کردو بۆ فستق هەمووی ئەو سعرەیە هەمووی ئەمە فستقی ئەم ساڵە هەمانە فستقی پارمانەیە هەر بە 16,000 فرۆشین بەس وەکو ئەم تازەیە ناوسەوز و جوان نییە بەڵام ئەگەر ئەم دقەیە بچم ئەمڕۆ بەیانی بچم لێران بیکڕمەوە طبعا لەو پارێش گرانترێ کردمەوە بێ لە بی زیادە بیفرۆشم ئەماری ئەو شمەکانی دیکەی دەرو بەربن ئەم شارەساتە جۆراجۆری دیکە هیچیان نرخیان گران نەبووە ئەوانی کە لە ئێرانەوەیان ئەوەی ئێرانە سەریشی بەس فستەقە کە گران بووە ئەژینا وەکووە فستەقی ئەمریکیمانەیە لەگەڵ پار و پێرار و چەند ساڵەوە پێش هەر یەک سیارە ئەمریکەکە گران نەبووە مەسەلەن ئەم کوولەکانەی ئەمانە سینی ئەمە شووتیە تورکیە ئەمانە گران نەبووە هەمن لە سعری خۆیەتی بەڵام ئەوەی کە لە سەرچاو لە ئێرانەوە هێ گران بووە ئەوەی لە باشە لیژنەکان سەردانتانەکان بۆتان ڕوونکردونەتەوە وڵی لیژنە سەردانمانەکەن خۆشیان نەزانن خۆشیان تامان معلوماتیان پێ و معلوماتە ئەوە لە گومرگەوە بۆیانێت چونکە کە لە گومرگەوە کە داخڵ ئەبێ ئەزانن ئەم فستەقە تەنێک لەگەڵ هەفتێ لەوە بێشە 20 وەرەقەی فەرقە هەموو بە وەسڵ بۆیانێت ئەوان لە ئێمە باشتر ئەزانەینا ئەوە قبولی ناکەن ئێمە ئەم سیعرە لە خۆمانەوە بەرزکەینەوە زۆر سپاس بۆ جەنابەت کاکرزگار زۆر سپاس بۆ سەرنجەکانت وەک کاکرزگاری فرۆشیاریش باسی کرد تەنانەت ئەو کێشەی کە لە نێوان ئەمریکا ئێران هەیە و حەساری ئەمریکا ئەوێ بە پلەبەندی بخاتە سەر ئێران تەسیری کردووە لەسەر بازاری چەرەساتی ناو شاری سلێمانیش وە خۆیڵێ لە تەنێک فستق کە بۆ ئەو یەت 20 بۆ 25 وەرەقە گران بوو بۆیە ئەویش بە ناچاری فستەقەکەی لە 16,000ەوە کردووە بە 20,000 دینار منیش ئەگەڕێمە بۆ لایەوە کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو زۆر سپاس پاشیفتان پێشکەش کرا بۆ هیوایی کە سەرجەم بابەتەکانمان جێگای سوودی ئێوە بوو بێت شەوێکی خۆش بۆ هەموو لایەکتان هەر شاد